فرمو. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانی ڕۆژوانان، جارێکتر لە هەشتم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆز لە بەرنامەی سیگەوهەر بە خزمەت سەرجەمیەوەی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە. هیوادارم ئینشاءالله بەرنامەی ئەمڕۆشمان لەگەڵ ئەم بارانە ڕەحمەتەیە لە خزمەت مامۆستا عەباس و ئەم ستاف ئازیزەی کەناڵی ئاسمانی پەیام و شێفە ئازیزەکەمان و سەرجەم کامێرەمان و ئەوانەی کارەکەن لە بەڕێوەبردننی ئەم ڕاستە و خۆیان هەمومان بەر ڕەحمەتی میهرەبانی خوای گەورە بکەوین وەک چۆن زەویەکەمان بەر بارانی ڕەحمەت کەوتووە. مامۆستا عەباس فەرموو. زۆر سپاس کاک شێخ. سڵاوی خۆی گەورەتان لێبێت بینەرە بە ڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی سیگەوهەر. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێ و بە یارمەتی هاوکارانم کاک شێخ و تیمەکەی کاک ئاریان و کاک شێف نەریمانی بەڕێز پێوەی بەڕێز و خۆشەویستەگەینەوە مێ دەکەین لەگەڵ گەوهەرەکانی ئەمڕۆمان، لەگەڵ بڕگە دانسقەکانی ئەمڕۆمان، لەگەڵ بارانی ڕەحمەتی ئەمڕۆمان تام و چێژێکی بێوێنە لە کۆتایی ئەمڕۆی ڕۆژۆکەمان چێژێکی ئیمانی، چێژێکی ڕۆحی بەهرەمەند بین لەو زانیاریانی کە لێرەوە ئاڕاستیەوە ئەکرێ هەمومان لیان بەهرەمەند بین و چێژیان لێوەرگرین. خی گەورە ئینشاءڵڵا هەموو لایەک ساغ و سەلامەت و تەمەند درێژ بکات ئینشاءڵڵا. مامۆستا عەباس تەڵەن هەشتم ڕۆژی ڕەمەزان وردە سەرکەوتنە بەرەو هەر هێشتا هەر بە خێراتنیەکەین وەختی ئێزانیاڵی ئەلوەدا بە مانگی ڕەمەزان وەگەینە 15 ڕەمەزان. ئەوە زۆر ناخۆشە. بەڕاستی ئەم ڕۆژانە ڕۆژێکی زۆر زۆر بە قەدرن، زۆر بە قیمەتن و بەڕاستی ئەمە لە ناو لە ئەخیری زستان و سەرەتای بەهارین وەرزێکی زۆر عەجیب و نازدارە بۆ ڕەمەزان. مانگێکی پڕبەرەکەت، بارانێکی پڕبەرەکەت، کاتێکی زۆر خۆش بۆ ڕۆژوو. ینی بڕاتە بێ مامۆستا ئێوارانی وا هەیە من ینی درەنگێک بیرمەکەوێتەوە کە ئاو بخۆم، ینی تینوت نابێ زۆر هەرفعلەن وایە تۆزە برسیمان بەخۆت ناکەی وایە. خۆی ئەو دکتۆرە بەڕێزانەی کە دێنە ئێرە هەمیشە پێویستەکە دانسقەترین با بڵێن مەبەستەکانیان بڵێینەوە جارجار بیری. یەکێک لە دکتۆرە بەڕێزەکان تاکیدی لەسەرەوە کردەوە فەرموو بهێڵن بابرسیتان بێ خۆ بەڕۆژوبوون و وەنیە بەشێک لە ئیسفادەکەیەوەیە تۆ برسیت بێ بۆەوەی بزانی لەبەر خوا بە ڕۆژووی بهێڵە بابرسیت بێ بۆ ئەوەی سوودە تەندروستەکانی ڕێژوو دەستکەوێ، بهێڵە برسیت بێ بۆ ئەوەی ئێواران بە تاموو چێژەوە نان بخۆی. جوانە. مامۆستا عەباس بابەتێکی حەزەکەم لێرە لەم سەرەتایە باسی بکەینەوەی شەوەیە کە لە دوعاکانمانە حتا لە قورئان خوێندن و زیکر و ئەورادەکانمانە بیرمان بێت کە کەسانێکمان ڕۆشتونەتە جیهانی بەرزەخ کە وەفاتیان کردو لە دایک و باوکەکانمان لە کەس و کارمان لەو هەموو شەهیدانەی کوردستان بە تایبەتی شەهیدانی هەڵەبجە کە چەند ڕۆژە لەمەوە پێش ینی 16 سێ بوو. لەبەرەوە بەڕاستی قسەی زانایەکی جوانم بیرەکەوێتەوە کە فەرمێ ڕۆشتم بۆ عەمرە بۆ یا حەج بووە لەوێ میسری بۆ پیاوەکە ئەڵێ لەوێ گەیشتم بە پیاوێکی مەسری وڵاتی خۆمان پێم وت فلانە کەس تۆ چەند ساڵە لێرەی وتی بۆ نمونە 20 ساڵە تاجر بووە لە سعودیە من خەریکی ئاڵوێڵ و تیجارەت و ئەم شتانم ئەڵێ نوشتم بە زمانە میسرەکەی خۆیان یا بەختێک بەختێکت هەیە تۆ هەموو ساڵە حەجەکەی عەمرەکەی وتی وەڵا یەکجار حەجم کردووە بۆ خۆم. وتم ئەی حەج وتی حەجم زۆر کردووە بەڵام یەکجار بۆ خۆم کردووە. وتم ئەیسە تو ئیسا ئیحرامە بەستووە لە دیارە حەج بووە ئیحرامە بەستووە بۆ حەج و ئەوە تا لە عەرەفا یا لەم شوێنە پیرۆزانایی ئەی بۆ کێ ئیحرامە بەستووە حەج بۆ کێ ئەەکەیت؟ وتی ئەم ساڵ وامزانی بۆ خزمێکی زۆر نزیکی خۆی کات مەزاوە زووتر ڕیان کردبێتی بۆ دایکی بۆ باوکی بەڵێ وتی بۆ ئیبن حەزمی ئەندەلوسیەکەم. ئیبن حەزمی ئەندەلوسیش 1000 ساڵی ڕێک پێش ئێستا ژیاوە مامۆستا عەباس. وتم چۆن؟ وتی کاتی خۆی ئەم پیاوە عالمێکی گەورە بووە خزمەتێکی گەورەی کردەوە مسلمانان
بەڕاستی بیرم کەوتەوەتم ئەم پیاوە ڕێی نەکەوتوتە ئەوەی بێتە وڵاتی حیجاز تا حەج بکە. من وەکو ئەرکی برایەتی و ئیماندارانە لەسرم پێویستە مادەم برای من لە باتی ئەو حەجێکم و نیەتی ئەوێ لێ هێنم و بەڵکو خوای گەورە پێی بگەێنێ و حەجە من نیەتی ئەوم هێناوە. ئەم برایەتی و ئەم هەستکردن بە وەرپرسیارەتی لەکوێ دەسەکەوێت مامۆستا عەباس؟ لە چ شوێنێ ئەمە دەسەکەوێت کە تۆ بیری برا موسڵمانەکەی خۆتە هەیە؟ ئێمە ئیسا لەم سەروبەندەیە کە ئێسا لەخوا بەزابێ وڵاتی ئێمە هەرچەند ینی گرفتی داراییتیا گرفتی معاشمان هەیە گرفتی نەبوونی هەیە بەڵام سوپاس بخوا کە گرفتی شەڕمان نییە گرفتی برسێتیمان نییە گرفتە گەورەکانمان نییە. وڵاتێکی وەکو فەڵەستین کە ئێستا غەزە ئەو کارە ساتە زۆر ترسناکە ڕووی تێکردەوە بەڕاستی کشت و بڕ و برسێتێکی قەتڵ و عامێکی عەجایب ڕووی تێکردووە. ئێمە بۆ نەخەفەتمانین چەند مانگە خەڵکی میلەتی کورد بە هەموو پێکاتەکانیەوە تەنانەت بە هەموو خەڵکو و ئەحزابەکانی شێوانی هاوسۆزیکی عەجیب هەیە بۆ خەڵکی غەزە و موسڵمانانی غەزە لەبەرچی لەبەرەوەی کە برای تۆیە لە دین و لە ئینسانیەتە. ڕاست کاک شێخ بۆەوەی کە ئەوە بە خێرایی بەرگەکان بناسێنین بەوەی بینەرە بە ڕێزەکان بزانن کە ئەمڕۆ بەنامەکەمان چی تایە چی لە خۆ گرتووە. سەرەتا ڕێنمایی تەندروستی پێست لە مانجی ڕەمەزان لەگەڵ دکتۆرە زەکی ئەحمەد فۆری نەخۆشیەکانی پێست و جوانکاری باس و خواست و گفتوگۆ لەسەرەکەین. دواتریش خۆشویستن و ڕێزگرتنی دایک و باوک لەگەڵ دکتۆر ئەحمەد ڕۆژبەیانی مامۆستای ئاینی هاوکات قورئان خوێنێکی دەنخۆشی ناوازەمان هەیە بە ناوی کاک دانیار محەممەدەوە ئەویش میوانمانە بێ پێشەوەی چینە لای دکتۆرە خان ئێستا باش شێف نەریمان پێمان بڵێ کاک شێف سڵاو لێبێ سڵاو لێبێ یەک تۆزی مابوو کاک ئاریان فریان نەکەوتایە تۆمان لەبیر کردم خزمەتانێکەش ساباجان سڵاو ڕێز بۆ بینەران و ئەزیزانی خۆشەویست ئەمڕۆ شادینەوە خزمەتان بە چەندین خۆرانی خۆراشی جوارە و جۆر ئەمڕۆ فاهیتایەکمان ئامادە کردووە بەڵێ فاهیتایەکمان ئامادەکردووە بە شێوازی فڕن بەڵام ئەم فاهیتە ئەتوانی بەتاوە دروستیکەیت لەسەر بەلە ڕۆنا سووریکەیتەوە بەڵە سووریکەیتەوە لەو ڕۆنا بەڵام ئێمە شێوازێکمان بەکارێنەوە لە فڕنا سووریکەینەوە ئەمە چۆنە هەر سەرەتا شتێکمان پێ بڵێ فاهیتە بریتێ لە مریشکە بە گۆشت شەکرە فاهیتە مریشکە سنگی مریشکە بیبەری ئەلوانە قارچکە پیازە زۆر باشە ئەمە زیاتر خەڵکی چ وڵاتێک بەکاری ئەمە زیاتر لە ئەوروپەکان زیاتر بەکارێن زیاتر فەڕەنسی و ئیتاڵی و ئەم شوێنانە بەکارێن زیاتر ئەم شێوازە هەرەوەمان هەیە هیچ ترمان بەڵێ بەڵێ ناسوبێکی کولەکەشمان هەیە سوبێکی کولەکە زەڵاتێکی ئەرمەنیمان هەیە لە خزمەتان نابین دوای هەیبینن شێوازی ڕازان و تەرجمەتی میوەهات و شتە ڕازینەوە ئینشەڵا بە شێوازێکی جوان لە خزمەتان زۆر باشە ئینشەڵا لەم بڕگەیە هەمیشە دێینەوە لا جووزوو چونکە ئەمڕۆ جیاوازە لە ڕۆژانی ڕابردوو بڕگە تەندروستیەکەمان پێشتۆ تۆ زوومی کامێرات لەسەرە بێت چاوت لە گەورەکەش یاڵگرتووە مامۆستاکان ئێمە پێشوازی لە دکتۆرە بکەین بەڵێ فەرموو دەفەرموون بەڕێز دکتۆرە زەکی ئەحمەد پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و جوانکاری با تەشریف بێنێ پێکەوە گفتوگۆ لەسەر ڕێنمایە تەندروستیەکانی تایبەت بە پێست بکەین دکتۆرە خانم بەخێر بێن سەرچاوەکانم بەخێر بێن سەرچاو فەرموو خێر بێن مامۆستا فەرموو نابێت بەخێر بێن دکتۆرە بەخێر بێن حاڵتان باشە زۆر سپاس بۆ کەناڵەکەتان سپاس بۆ ئێوەش بەخێر بێن سپاس دەکەن لەگەڵ ڕۆژ و ڕەمەزان الحەمدوللا زۆر باشی ئینشاڵڵا باشترە سپاس بەخۆی گەورە ئێمە ویسمان ڕاستیەکەی جۆرێک لە هەڵوێستەمان کرد لەگەڵ کاک شێخ وتمانە بێ ڕۆژوگرتن و ڕەمەزان کاریگەری لەسەر پێست دابنێ یعنی بوو بە جۆرێک لە پرسیار لە لامان ڕاست با لەوێەوە دەست پێ بکەین ینی هەر بەڕاست کاریگەری هەیە بە ڕۆژوو بوون و مانگەڕەمەزان و ڕۆژەگرتن و یاتر کاریگەری سەلبی و ئیجابی هەردووکی هەرە بێ ئەمە وەکو پرسیار بەناوی خوای گەورە طبعا ڕۆژ و ڕەحمەتێکە لەلایەن خوای گەورە و وەکو هەموو پزیشکەکانی تریش پێشوو کە باسمان کردووە
سوودێکی ێجگار گەورەیت هەم تەندروستی هەیە هەم لایانی ڕۆحی هەم لایانی دەرونی پێستیش بە حکمیەوەی گەورەترین ئەندامی لەشە حتمما بێبەش نییە لەم سوودە زۆرانە ئێمە خانەکانی پێست بە تایبەتی کۆلاجین و ئیلاستین ئەم دوو خانەیە خانەی سەرەکی بە گەنجی هێشتنەوەی پێستن ڕوونبوونەوەی پێستن گەنجێتی پێستن نایڵن چرچولۆچی دروست بێ پێستیشەوە مرۆڤەکەن بڵێ لە ماوەی 11 مانگە ئەم خانانە خەریکی ئیشن کۆمەڵی خانەی مردومان بۆ دروستەکەن کۆمەڵی خانەی هیلاک و تێکشکاو بەڵام لە مانگی ڕەمەزانە کۆمەڵی خانەی تازە دروستە بێتەوە لە شوێنی ئەمانە ئەم خانانە هەموو ئەکرێنە دەرەوە کەواتە ئێمە پێستمان ئەتوانین بڵین گەنجە بێتەوە تازە ئەبێتەوە لە هەموو مانگی ڕەمەزانە تۆزێ زەردبوونت پێوە دیارە لە ئێوارەیە ئەمە هیچ ئاساییە زۆر وە تەنها هی تینوێتی و برسیەتی و شتێکی کاتیە بەڵام مەودا درێژەکەی بۆ دواییە کە ئەو پێستە بوو شەوێت تازە ئەبێتەوە بۆچی نوێبوونەوەکە لەدایکبوونی ئەو خانانە ئەکەوێتە مانگی پیرۆزی ڕەمەزان لەبەر ئەوەی هەرمانترە ڕوونادەیە کەم ڕووەدا لە مانگی ڕەمەزانە ناڵم ئەم خانە تێکشکاوانە بەردەوام کۆ ئەکرێنەوە تۆ کاتێکە خۆت برسی ئەەکەی ئەم خانانە بەکار ئەهێنرێنەوە و فڕێ ئەدرێنەوە دەرەوەی لەش لە شوێنیان وەکو هەموو خانەکانی تریجەستە کۆمەڵێ خانەی تازە دروستە بێ هەروەهایەکێ لە ئیسفادەکانی تری ڕۆژوو کۆمەڵێک نەخۆشی زۆری پێستمان هەیە بەهۆی هەوکردن لە پێستا دروستە بن یا مادەیەکمان هەیە پێڵین TNF ئەلفا ئەم مادەیە ڕۆڵێکی سەرەکی هەیە لە هەندێک نەخۆشیوەک و سەدەفە لە مانگی ڕەمەزانە بە تەواوی دائەبەزن ئەم مادانە بەهۆی نوێبوونەوەی خانەکانە و ئیسفادەیەکی زۆری لێکن ئەوانەی کە زیبکەیان هەیە لە مانگی ڕەمەزانە ئەگەر بە شێوازێکی تەندروست بە ڕۆژوو بن شیرینی و چەوریەکی زۆر نەخۆن استفادەیەکی زۆر لە مانگی ڕەمەزانەکەن چونکە ڕەمەزان ئەبێتە هۆی کەمکردنەوەی ئاستی چەوریەکانمان چەوری ڕژێنەکان لە هەموو ئەمانش گرنگتر من دایم مەڵێم سترێس و دڵڕاوکێ کاریگەریەکی زۆری هەیە لەسەر هەموو نەخۆشیەکانی پێست بەو پێی کە مانگی ڕەمەزان ڕەحمەتە هەمومان سترێس و دڵڕاوکێمان زۆر کەم ئەبێتەوە کاریگەریەکی ئەرێنی پۆزەتفی زۆر هەیە لەسەر هەموو نەخۆشیەکانی پێست دکتۆرە طبعا ئەم ئیخساسی جنابتان مەجارێکی زۆر فراوانە و خەڵکێکی زۆر کێشەی هەیە لەگەڵ بۆ نمونە گەنج لەگەڵ زیبکە کە جناوە باسی کرد چەندێک مانگی ڕەمەزان یعنی ڕێنمایەکانی ئێوە چین بۆی کە پێستمان بە شێوکی تەندروست لە مانگی ڕەمەزانە هێڵینەوە ئاو زۆر بخۆین خواردن زۆر بخۆین شێوازی خواردنمان بگۆڕین چ شتێکی ئیسفادەی هەیە بۆ پێست لە مانگی ڕەمەزانە کە مساعدێکی باش بێ بۆی کە پێستێکی جوانمان هەبێت طبعا ئێمە هەموو پزیشکەکان بەردەوام باسی سوودەکانی ڕۆژوەکەین بەس کام ڕۆژوە ئەو ڕۆژوە کە شێوازێکی تەواو تەندروست بێ یعنی هەم بەربانگمان تەندروست بێ هەم پارشێومان تەندروست بێ یەکەم هەنگاو چییە؟ خواردنی خۆراکە تەندروستەکانە یەکێک لە باشترین خۆراکەکانیش بۆ پێست سەوزەواتەکانن یعنی ئێماڵین یەک جار دوو جار سێ جار سەوزە بخۆ ئەنجا جارێک میوە بخۆ پاشان چرەساتەکان کۆمەڵێ مەوادی زۆر باشیان تایە بۆ پێست پرۆتینەکانیش هەموو شتەکان بە هاوسەنگی بەڵام لە ریزی پێشەوە ئێمە وەکو پزیشکانی پێسەڵین با سەوزەواتەکان بێ کەمترینیشی بێگومان شیرینی بێ چکە شیرینی بەتایبەت ئیش لەسەر پێستەکە ئەو کۆلاجین و ئیلاستینی کە باسم کردوتمە بێتە هۆی توونبوونەوە و تازەبوونەوەی پێست شیرینی ڕاستە و خۆ ئەمانە تێگەشکێنێ کەواتە ئەبێتە هۆی پیربوونی پێست ئەبێتە هۆی شلبوونەوەی ئەوانەی کە زیبکەیان هەیە زۆر زیاکە بڵێ شیرینی لە مانگی ڕەمەزانە موقعێکی هینی هەیە فراوانی هەیە بەتەوتی ئێوارە ناخڵک زۆر دەستی بووە بە ئەو سەلویاتی هەیە کە بیانی بەڵ ئەتوانی بیخۆی بەس بە شێوازێکی کەم بە ڕێگایەکی تەندروست ینی ئەگەر ئەتوانی خورما بخۆی خورما باشترە ئەگەر بەڵێ ئەوش بە ڕێژەیەکی کەم ئەگەر ناشتوانی حەزل لە شیرینیەکانە باشتر وایە دوای ژەمە سەرێکەکە بخورێت بۆی کەمترین بەشی لێ هەزم بکرێت بەو شێوازاگینە ئەوانەی ڕەمەزان بێگومان یەکێ لە خواردنە سەرەکیەکان کەوەکو حەز ناڵەمەکو تەندروستی خەڵک حەزی لێتی شیرینیە بیخۆ بە شێوازێکی کەم ئەو شیرینیانە بخۆ کە کەمترین چەوریان تایە نەک شیرین و چەور بەیەکەوە زەرەرەکەی زۆر زیاترە بێ شەربەتەکانی شەگرێتەوە ئەم تەوسیە ئەو شەربەتانەی کە ئەرەوەڵا شەربەتەکان بە تایبەتی شەربەتە دروستکراوەکان هەتا پزیشکانی خۆراک ئەوان ئاماژاکەن کە جۆرەکەی تریش کە فرێشیشە
هەر خراپە لە چاوەی کە تۆ بێ میوەکە بە فرێشی بخۆی چونکەوە تۆ بۆی پەرداخێت دروستکەی لەواچە پێویست بە 4 پرتەقال هەبێەوە نییە کاتە و کاتە تۆ ڕێژەیەکی زۆر لەوا خۆی کەلامان کاتە ئەویش هەر شکرێکی ڕیشاڵەکانی فرادیاوەکەی هێڵیتەوە تر ئەویش خۆی ڕیشاڵەکە ئیسفادەی زۆرترە و ئەو کاتە شەکرەکەشی زۆر زووتر هەڵ ئەمژرێ خاڵێکتر لە ڕێنمایەکانمان زۆر خواردنەوەی ئاو شلەمەنیەکانە شلەمەنیە تەندروستەکان یعنی ئاو لەگەڵ شۆربە لەگەڵ شەربەتی سروشتی ناڵم ئەیش بە ڕێژەیەکی کەم بۆ چۆتۆ بە درێژای ڕۆژەکە کۆمەڵێکی زۆر شلەمەنیت لە دەستەی ئەبێ لە ماوەی ئەو کاتێک کە مەحدودە هەتە لە دابەشی کە بۆ 6 بۆ 8 پەرداخ تۆ ئاوە خۆی نەکە ڕاستە و خۆ دوای ڕۆژوشکاندن 3-4 پەرداخ بەیەکەوە بخۆیتەوە تا ئەشتوانی چاو کافین کەمتر بخۆرەوە چونکە لە ڕۆژا لێت دیاری ئەیە بۆ چاو کافین مدەڕیرن یعنی لە ڕۆژا لە ڕێگەی میزەوە دوو لە ڕوتان ئەم ئاو شلەمەنی لە ژێنێتە دەرەوە بۆی ئێماڵین بە ڕێژەیەکی کەمتر بیخۆنەوە خاڵێکی ژەوانەی کە بە ڕۆژووە بن حتمەن وشکبوونەوەی پێستمان زۆر بۆ دروستەوێ بە تایبەتی ئەگەر یەکی خۆی پێستی وشک بێت زیاتر وشکە بێتەوە ئاسایی ئەتوانێت چەنی بوێت شێدارکەرەوە بەکاربێنێ ئەو شێدارکەرەوانەی کە مەوادی توبیان تیانە یەکێک کە پێستی زۆر وشکە ئاسایی ئەتوانێت دوای هەموو دەست نوێژەکان ئەو شوێنانەی کە زۆر وشکە بێتەوە بەکاری بێنێ زۆر ئاساییە ئەوانەی کە پێستیان چەورە وشک بوونیان کەمە هیچ پێویست ناکە هەروەها لێوت کە وشکە بێتەوە زۆر ئەتوانی شێدارکەرەوەی لێوی تایبەت بەکاربێنی دکتۆرە ئیسە زۆر نەخۆشی هەیە هی بڵین نەخۆشی درێژخانەکان بە تایبەتی شەکرا کە گەر لە جۆری یەکەم بێتەوە کۆمەڵی نەخۆشی تری گەداهی جۆرها ئەو ئیخساسانی کە دکتۆرەکان باسیەکەن کە ڕێنمایی ئەو کەساکەن کە بە ڕۆژوو نەبێت بەڵام ئایا پێست هیچ شتێک هەیە بۆ ئەوەی کە ئێوە ڕێنمایی کەسێ بکەن بڵێن تۆ نابێ بە ڕۆژوو بیتیانی ڕۆژوو زیانی هەبێ بۆ پێستی بە شێوەیەکی گشتی ڕۆژوو هیچ زیانێکی نییە بۆ نەخۆشیەکانی پێست بەڵام ئەگەر نەخۆشەکە نەخۆشیەکی سەدەفی زۆر قورسی هەیە یا هەندێک نەخۆشی ترمان هەیە ئۆتۆ ئیمیونەکانیان پێ ئەڵین خودی نەخۆشیەکە نا بەڵام چارەسەری قورس وەرەگرێ ئەم چارەسەرانە وا لە نەخۆشەکەکە بێهێز بێ وای لێ ئەکات توانای ڕۆژوگرتنی نەگرێ ئەو نەخۆشانە ئەویش تەبعەن پاژەوەی ڕاوێژ بە مامۆستایەکی ئاینیە کە حاڵەتەکەی بەو شێوەیە لەو حاڵەتانە ئەتوانێت بە ڕۆژوو نەبێ بەڵام ناڵم هیچ نەخۆشیێکی پێستمان نییە تایبەت بڵین ئەمە با بە ڕۆژوو نەبێت جەناب ئاماژت بۆ کرد سە نەخۆشی بڵین کەسێک کە سی سەرەتانی پێستی هەبێ علاجی کیمیایی وەربگرێ لەم کاتا ینی پێویستەکە بە ڕۆژوو بێ ئەتوانێت بە ڕۆژوو نەبێ وڵی ئەکەوێتە سەر ئەو جۆرە عیلاجە کیمیایی بۆی بەکارێنرێ وەزعی گشتی نەخۆشەکە چۆنە باری بەرگری چۆنە ئەتوانێت بە ڕۆژوو بێیانە ئەگینا وەکو بۆ منە شێرپەنجەکانی پێست لەخوای گەورە بە زیابێ ئەوەی کە لە ناو کوردستانە هەیە لە 190 زۆر بە ئاسان چارەسەرەکرێن ئەو جۆرەی کە میلانۆمایە تەنها جۆرە کە زۆر کێشەی هەبێ لە ناو کوردستانە زۆر کەمە الحەمدولله دکتۆرە لە بابەتی ئەنجامدان و کارە جوانکاریەکان لەسەر پێست لەوانجی ڕەمەزانە کە العادە بەحوەکو حاڵەتێکی ئاسایی ئەنجام دەدرێن لەبەرەوەی ئەوان لەوانەیە پێویستیان بە وەرگرتنی هەندێک ڕێوشێنی تایبەت هەبێ بەکارهێنانی عیلاجە بێ دانم خۆ پارێزی و ئەوانە هەبێ ڕۆژوو کاریگەری هەیە ڕێگرە بێت لە ئەنجامدانی ئەم جوانکاریانە لە مانگی ڕەمەزان یان ئاعتیادی نۆرمەڵە ئەگەر ئەنجام بدرێن بە شێوەیەکی گشتی هەمووی نۆرمەڵە ئەنجام بدرێ بۆ چکە تۆ کاتێ بۆ نمونە ڕێکار لە بەسیترینیانە دەست پێ بکەین پلازمایە میزۆیە بۆ تۆکسە هەندێک تەخشیرە ئەو لەیزەرەکان هەموو جۆرەکانی لەیزەر تەنها لەسەر طبقەی یەکەم و دومی پێست ئیشەکەن یعنی ئەمانەوەکو ڤیتامینێک نین کە نەخۆشەکە لە ڕێگەی دەمارەوە وەریەگرێ یا لە ڕۆگەی عەزەڵەوە وەریەگرێ و پاشان ئەمە ڤیتامینێکە وزەیەگەیا بە کەسەکە ئەمە تەنها وزەیەگەیا بە پێستەکە یعنی نەخۆش ئەتوانێت هەموو جۆرە ڕێکارەکان لە مانگی ڕەمەزانە زیاتر بکە بە زۆی سەرنجم ماوە بە عام نەخۆشەکان تحملیان کەمتر ئەبێتەوە بۆ ئازار بەهۆی برسێتیەکەەوە تەنها لەو نقطەیەوە ئەگەر بڵین ئەگینا هیچ لەو ڕێکارانە ناکرێنی بڵین چاندنەوەی قژ بڵین لەم حاڵەتە کەسەکە ڕەنگە ئەدرینالینێکی زۆر وەرگێوانە زەحمەتە هەر خۆی ئەمە یان نابێتە هۆی ینی بێهۆشکەوتنی نابێتە هۆی زەخت و شەکرە ڕۆژوی بچکە بەلانی کە مۆدوو بۆ 3 سەعاتی ئەوێ کۆمەڵێک بەنجی زۆر وەرەگری بەڵێ ئەوە چۆنەڵی ئەمە چێتە قاڵبی نیو عملیاتێکەوە جیاوازە لە من باسم کردن ئەمانە ئاسانن
تۆسیە ئەوەیە کە بۆ نمونە مەسەلەن لە مانگی ڕەمەزانە قشانەوە انجام نەدرێ بەلانی کەمەوە بخرێتە والله ئەگەر ئەتوان کاتێکی شتێکی تەواوی نییە شتێکی تەواوی نیە وەڵێ بۆ جەژن بافریاد بکەن خۆی شتەکانی تر ئێمە بە نەخۆش دەڵێن لە بیدایەتی ڕەمەزانە وەرن ئەگەرەتانێ بۆ نمونە پێستان گەشت بێتەوە یا بۆ نەبۆ تۆکسەکە هەر کارێکی جوانکاریەکە بۆی تا جەژن کاریگەریەکەی دەرکەوێ بەڵام قش زەرعکردن خۆ بەلایانی کەم وە 3 بۆ 6 مانگی ئەوێ تر پێویست ناکات تۆ بینی تەمانگی ڕەمەزانە توانی زووتر یا دواتر بیکەی ئێوە درێژە بە گفتوگۆکەتان بدەن من کاگاریان ئیجازەی داوام بچم بۆ لای کاک شێف نەریمان دەبێت تا ئێوە دکتۆر بەنسبەت ئەو خۆراکانی کە بڵین سوودی هەیە بۆ پێست ینی خەڵک پرسیاریەوە زۆرەکە پێستی چۆن بە جوانی بێتەوە چۆن وشک نەبێتەوە کێشی وشک بوونەوەی پێ زۆرە لەناو خەڵکە بەگشتی کێشی تەنەکبوونەوەی پێستیش هەیە چ خواردنێک باشە بۆ پێست هەموو ئەو خۆراکانەی کە تەندروستن بۆ جەستەمان بۆ نمونە بۆ دڵ بۆ سنگ بۆ هەر شوێنێک بێگومان پێستیش بەشێکە لە ئەوانە بەڵام هەندێک ڤیتامین هەیە بۆ نە ڤیتامین A ڤیتامین C ڤیتامین D ئەمانە کاریگەریەکی زۆر باشیان لەسەر هێشتنەوەی پێست بەگەنجی لەسەر ئەوەی کە ئەم پێستە چرج نەبێ پیر نەبێ ئەمانەش بە ڕێژەیەکی زۆر لە چیا هەن لە سەڵزەواتەکانە بۆ نمونە باسی ڤیتامین ئەیکن ڤیتامین ئەی وەکو دژەخۆرێکی سروشتی وایە بۆ لەش یعنی ئەمە چۆن و پزیشکان بەردەوام ڕێنمایی خەڵکەکەین ئەڵین دژەخۆر بەکاربێنە بۆی پێست پارێزراو بێ لە چی پێڵی لە خۆر ڤیتامین ئەی خۆیەوە ئیشەمان بۆ ئەکات ڤیتامین ئەیش بۆ نمونە لە چیا زۆرە لە گێزەرا زۆرە لە تەماتەیە زۆرە لە بڕۆکلیا زۆرە لە شیر و هێلکەیە زۆرە یەکێکتر لە ڤیتامینەکان کە زۆر زەرورە بۆ هێشتنەوەی پێست بەگەنجی بە تەندروستی ڤیتامین سیە ڤیتامین سی هەمومان نەزانین بە ڕێژەیەکی زۆر لە بیبەری شیرینە هەیە لە مزرەمەنیەکانە هەیە لە بڕۆکۆلیە هەیە بڕۆکۆلیە گەر سەریکەین هەم ڤیتامین ئەی تایە هەم ڤیتامین سی تایە کەواتە ئیسفادەیەکی زۆری هەیە بۆ پێست ئەڤۆکادۆیەکێکە لەو سەوزا و میوانەی کە زۆر باشە چونکە هەم ئەی و سی و چاوریە بەسودەکانی شیتایە دەست خۆش دکتۆرە تەوانێمە دکتۆرە باسی خواردن و باسی میوەکانی کرد باسی گێزەری کرد کە چ سوودی هەیە من وازانم شێفەکەمان هەموو ڕۆژێک گێزەر بەکارهێنێت و یەکێکە لەو شتانی کە زۆر سوودی لێبینە ماوە سەعاباس بزانم ئەمڕۆ چی ئەنجام داوە چی هێناوە چی ئامادەکە دوایی لەگەڵ دکتۆرە زەکیە کۆمنتێکیان لەسەر دەی کاک شێف نەریمان ئەم کاتەوە ئەم کاتە باش ماوەسە جان چیمان هەیە چیت هێناوە ئەو وەسف و سەنای هەندێک میوە و سەوزە ئەو شتانە ئەمڕۆ زەڵاتەیەکی ئەرمەنیمان هەیە پێکاتەکەی خەیارە تەماتەیە گێزەرە لەگەڵ چیە کاک شێف نەریمان پێمان بڵێ زەڵاتەی ئەرمەنی و کوردی و هەورامی و ئیتاڵی و ئەڵمانی جیاوازی چییە؟ جیاوازی لە تامەکەتی کاک ماساباس جیاوازی لە تامەکاتی بۆ نمونە ئێستا ئەم ئەرمەنی ئەبێ ورد بێ زۆر ورد بێت بەڵێ ورد بێ و ئەمە ترشیشی تێ ئەکرێت ترشی دەرمانەکان بەڵێ جۆری دەرمانەکان جیاوازی ینی مەجموعەیە دەرمانی تێ ئەکرێت ئەمە جیاوازی بەڵام پێکهاتەکانی تقریبەن هەروەکو زەڵاتی ترە بڵێ ئێستا مەسەلەن ئەمە توانی نعنای تێکەی نعنایتێکی هەروەکانی چۆنە مەسەلەن مەیلە و تونە چوزانم مەیلە تونە ئەرمەنی ئەبێت تون بێت بەڵێ باشترە ئەرمەنی تونە تونێکی تیا و تۆزە زۆنە تقریبەن حەز لە تونەکەن تورکی بەڵێ ئەرمەنی زیاتر تونی حەزیان لە تونێ بڵێ برنجێکیش دۆلفیسیمان لێناوە لەگەڵ سوبێکی کولەکەیە لەگەڵ فاهیتایشی مریشکیشمان هەیە سوبی کولەکە هەر کولەکەکەیە چۆن چی لەیەکەی مەسەلەن مامۆستا جان کولەکەکە سەرەتا ئێمە پیازمان یەک پیازی بۆ وەردەکەیت سەرەتا پیازی بۆ دەکەیت جوان پیازەکە خەرچێنیت دوای کولەکە جوان وەردەکەیت کە ورد کولەکە وەرکرد ئەیکردە ناو پیازەکەەوە تا تاو ئەپیشت کە پیشە ئەین ئاوی تێەکەیت کە ئاوی تێکە دوای میکسەکەیت کە میکسێ کرد تۆزێ داوا دەرمانی تێەکەی کاریمان هەیە لەگەڵ ڤیجیتامان هەیە ڤیجیتای تێگەین لەگەڵ ئۆریگانۆیە زۆر باش ئەی دەنگباسی فڕنەکە دەنگباسی فڕنەکە وڵایی بەردەهەمە جارە زۆری ماوە تەنەوەچە 20 دقیق ئەوە ناوی چی فاهیتایە بەڵێ فاهیتای مریشکیشمان هەیە و گۆشتیشمان هەیە بەڵام لە مریشک چیتری تێ جان ئەمە بیبەری ئەلوانی تایە خارچکی تایە پیازە هەروە بێتەوە هەندێک داوا دەرمانەکان لەگەڵ
ئۆریگانۆیە پاپریکایە هەروە بێتەوە هێلە دارچینیە ئەو شتانی تێ زۆر باش دکتۆرە زەکیە هەندێک لەم شتانت بیست کە شێف نریمان باسی کردن لە پێکهاتی خۆراشیە مێوارەیە هەیە تۆ کۆمنتت لەسەر ئەم دا و دەرمان و پێکهاتانە چییە کە بە تایبەتی کاریگەریان لەسەر پێست کە ڕۆژەوانێک ئەیخوا دوایی باشە نۆرمەڵە ئاساییە چۆنە وەکو داو دەرمان بۆ کەسی ئاسایی کە هیچ لیری نەبێ یا حساسیەتی نەبێ هیچ کێشەیەکمان نیە بە مەرجێک بە ڕێژەیەکی هاوسەنگ بەکاربهێنرێت چونکە هەموو تونیەکان ئەبنەهۆی وروژانی پێست پاشان خورانی پێستیا ئەکەن بە تایبەتی ئێمە نەخۆش ئەوانی لیریان هەیە لیر بەردەوامەڵێ دکتۆرە چی بخۆم چی نەخۆم بەمەرجێ لیر لە سا پەنجای هۆکارەکەی نەزانراوە توانی بڵین هۆکارەکەی هەمووی خواردن نییە بە هیچ شێوەیەک بەڵام یەکەم شت کە ماڵین کەمی کەنەوە ئایا لە مانگی ڕەمەزانە بێ یا غەیری مانگی ڕەمەزان خواردنەتونەکان و بەهاراتەکانن یا ئەو شتانەی کە زیاد ئەکرێن بۆ خواردن چونکە ئەمانە وروژانی پێست دروستەکەن گەرمبوونی پێست دروستەکەن و خوران زیاکەن بڵێ لە مەتبەخەوەی ئەنی ئەتوانی و کاریگەریانە هەم زیادکەی هەم کەمیشیان بەڵێ هەردووکی ئەتوانی پێشێ لەو شتانی کە بەکاریە ناوەمڕۆ سوپی کوولەکەکەیە تر کوولەکەیەکێکە لە باشترین خواردنەکان چونها چەنەها ڤیتامین و کانزای بە سوودی تایە بۆ جسم و زۆر هەزمکردنیشی ئاسانەوە هیچ کێشەیەکی نییە لەگەڵ هیچ نەخۆشیێکی پێسە هەروەها مریشک و پرۆتینەکانی ژیانی گۆشتی ئاژەڵ بێ مریشک بێ پرۆتینەکان ئەمانە چۆنەڵی بەردی بناغی دروستبوونی خانەکانی پێست یا خانەکانی لەشە بەڵام هەمویان وەکوتم بە شێوازێکی هاوسەنگە بێ بخورێت بڵێ کاریگەری ڕۆن چۆنە لە معادلانەیە شێفە بەڕێزانەیە لێرە یا لە شوێنێکی تر جۆرەها ڕۆن بەکارهێنن زیاد کەم چوزانم ڕۆنی زەیتونیان جۆرەکانی ترکە لە دەبەکانە فرۆشێن لە بازار ئەمانە چ کاریگەرییان هەیە هەر وەکو چۆن کاریگەری خراپیان لەسەر هەموو ئەندامانی جەستە هەیە بە هەمان شێوەشە لەسەر پێست طبعاً زەیتی زەیتون یا ئەو زەیتی ئەڤۆکادۆ ئەمانە باشترن چونکە پێستیش بە هەمان شێوە ئەندامەکانی تریلەش پێکاتەیەکی چەوریە ئەم پێکاتە چەوریە بۆ ڕاگرتنەوەی پێستێکی تەندروست زۆر زەرورە ئەبێ هەر ئەو زەیتە طبعاً زەیت دەبێ بە ڕێژەیەکی کەم بەکاربهێنرێت بۆی چۆن پزیشکەکانی خۆراک پێمانەڵێن و ئەو زەیتانە شتەکان تا بتوانین سووری نەکەینەوە لە ڕۆنا باشترە چکاوانە مادەی دژە ئۆکسانیان زۆرتایە پیربوونی پێست زیاکەن خۆراکەکان ئێمە بە دوو شێوە وەکو کە شێف باسی کرد لێ دەندێن ئەکرێن سوور بکرێنەوە ئەکرێن لە فڕنا ئامادە بکرێن کامیان باشترە طبعاً خۆراکی ناو فرن زۆر سەلامەتترە هەم مەوادە خۆراکیەکە تێکنایە ینی بەهاکەی تێکنایە هەم تۆ ئەو کالۆریە زۆرەی کە لە چەوریەکەیە کەمی یەکەیتەوە ئەو زەررانەی کە لە چەوریەکە هەیە کەمی یەکەیتەوە ناو فرن زۆر سەلامەتتر و باشترە بەکارێنانی مایکرۆ چۆنە ئەڵێن مەسەرەن ئەڵێن کە کاریگەری خراپی هێندێتر ئەوە قسەی زۆر لەسەر ئەکرێ هەندێکیان ئەڵێن باشە هەندێک ئەڵێن زۆر خراپە وەکوشتەکانی ئێمە گوێی ناینێ وەڵا ناڵێن کاریگەریکی ئەوەنە ئەو تۆی هەیە چونکە مایکرۆ فرنمانێ لەگەڵ مایکرۆ تۆ فرن بۆ ماوەیەکی زۆر شتیتیا دروستەکە هیچ کێشەیەکی نییە بەس مایکرۆ تەنها باشترە بۆ گەرمکردنەوەیەکی کاتی بەکاربهێنرێت بۆی کەمترین زەرەری هەبێت زۆر باش شەفاتە با بەرنامەکە لای تۆ بێت تا منەگەڕێ باشە زۆر باشە پێم خۆشە لێرە پرسیارە بکەم باسی هەندێ عملیات هەیە سە بۆ نمونە استئصال ڕەحم یاخود لە ئافرەتانە لە تەمەنی 40 بۆ 50 بەرە ژوور تووشی نەوعێک لە حساسیەتە بن یا نەمانی بەعزێ هۆرمۆن هەندێ عملیاتی تر ئایا ئەم حساسیەتانە جاروای بە درێژای عمری لەگەڵیا بێت زۆر ئیزعاجیەکە بێت تاقەتیەکە ئێنە لای دکتۆرە بەڕێزەکانی وەکو جنابتان علاج زۆر وەرەگرن و جاروەشێ چاک نابن هۆکاری ئەوە چییە؟ ئەوانەی کە ئیسیساڵی ڕەحمیان بۆکرێت یا لە سووری مانگانەوە ئەوەستن بەهۆی کەمبوونەوەی هۆرمۆنی ئیسترۆجینە ئەم هۆرمۆنە چۆنەڵین باشترین هۆرمۆنی ڕاگررتنی گەنجیەتی ئافرەتە هی پێستی ئافرەتە کاتێککە ئەم هۆرمۆنە دا ئەبەزێت ئەو کۆمەڵە مەشاکیلیان بۆ دروستە بێ هۆرمۆنی تر بەرزەبێتەوە هەندێک نەخۆشی پێستمان هەیە هەر تایبەتە بە هۆرمۆنی ئافرەتانە یعنی کاتی ئەم هۆرمۆنە بەرزەبێتەوە
یا نزمە بێتەوە کۆمەڵی کێشەوی بۆ دروستەکە تاوان بەپی جۆری نەخۆشیەکە قەرار ئەدرێ ینی دوای ئەوەی پزیشکەی بینێ و پشکنینی بۆ ئەکا کێشەکەی ئەزانێ بەو شێوازە چارەسەرەگرێت بەڵێ ئەی ئەبوو عملیاتانی کە ئێستا تەجمیل بە گشتی هەر لە تەجمیلی ورگەوە هەر لە ینی بەڕاستی ینی تەجمیلەکانی ناودەم چاو هەمووی بەگشتی ئەمانە چنێ باشە چنێ خراپە چاولێکەری چنێ کاریگەری هەیە لە سەریکە خەڵک خۆی تووشێماکە کە دیارە مەزعافات و سایدفکتی زۆریشی هەیە کە تۆ ئەم عملیاتان ناکرێت بێگومان یەکەم جار کە زانستی پزیشکی جوانکاری دروست بوو بۆچی دروست بوو بۆ چاکردنەوەی شێواویەکان بۆ چاکردنەوەی ناڕێکەکان یعنی بۆ نمونە یەکێکی لە زگماکەوە شوێنێکی دەموچاوی زۆر ناڕێکە زۆر نامۆیە لە کەسانی تر یا بەهۆی حادیسەیەک یا بەهۆی سووتان یا بەهۆی هەر کارە ساتێکی ترەوە شوێنێک لە شوێنەکانی جەستەی بە تایبەتیش دەموچاو بە تەواوی تێگەچێ و پێویستی بە چاکردنەوە هەیە بەزەوەی کە ئێستا هەیە لە ئێستاە ئەمە چۆتە قاڵبی لاساییکردنەوە چۆتە قاڵبی ئالوودەبوون هەندێک جار ینی هەندێک کەس هەیە لە ئیلاج دەرچووە بەردەوام بیان و بە شوێنەکانی خۆیەگرێ ئەمڕۆ ئەچێ لوتی چاکەکە بەیانین ئەمن بەدڵ نییە فلان کەس کردوێتی بە لێویشم چاکەم با فلان شوێنم چاکەم بۆ هەندێکە ضرورە بۆ نمونە جار ئەوەی کردووە بەڵێ بەڵێ خۆی ئەو زۆر جار ئەوانەی کە هەستی خۆ بەکەم زانینیان هەیە ینی خۆیان ڕازینین ئەگینا خی گەورە لە جوانترین شێوەیە ئێمەی دروست کردووە تەنها هەندێک کەس نەبێ کە بۆ نمونە لانی دەرونی زۆر پێی تێگەچێ بە شوێنێکی جەستەی کە زۆر ناڕێکە یا ناڕێک بووە ئەگینا هەندێک حاڵەت هەیە بۆ نمونە گەنجێکە زیبکەیەکی زۆری لێ هاتووە کۆمەڵێک چاڵ و شوێنەواری زۆری بۆ دروست بووە ئەمە بەعکسەوە زۆر باشە کە چارەسەری بکەی لایانی دەرونی زۆر مرتاحەکەی یا یەکێک بەهۆی نەخۆشیەکی پێستەوە دەموچایی چاورێکی ئەپوکێتەوە تۆ پێویستەکە ئەو حەلەی بۆ بکەیت چاورەکەی بۆ باشکەیتەوە یا نەخۆشیە دەماریەکان هەندێک جار نەخۆشەکە لایەکی دەموچاوی خوارە بێت ئەو کاتە تۆ زۆر پێویستەکە بۆی بکەیت چکە بە تەواوی هەم ئیشی دەموچاوی تێکەیە هەم لایانی دەرونی تێکەیە بۆیە باشتر وایە کاتێ پەنابەرینە ئەو کارانە کە پێویستمان پێ بێ بڕوا بکەن ڕۆژێ نەخۆشێکم هەبوو تەمەنی 20 ساڵ بوو ماوەی ساڵێک عیلاجی خواردبوو بۆ قەڵەو بوون ئیتر هەیە حەزەکە قەڵەو بێ و هەیە حەزەکە زەئیف بێ لە چاوی خۆیان خۆی جۆرێکە بینێ یە ئەم چارە سەراکە کاتە لام وتم بەڕێزم یعنی تۆ ئەم عیلاجت خواردووە پێست زۆر زەرمەند بووە تەنک بۆتەوە هەمووی بووە بە زیبکە کشانێکی زۆر بۆ دروست بووە ئەمە ئەتوانم بڵێم یەکێک لە سوکترین مزعفەتەکانی ئەم عیلاجەیە لەسەر گورچیلەت ئیشەکە دوو ڕۆژتر زەختە بەرزەکاتەوە ئەزانی وتی چی وتی دکتۆرەکەی چەکە ئەگەر مردم با لە تابوتەکە پێم بڵند جوانە تۆ سید گەیشتۆتە چه ئاستێک یعنی مردن هەڵە بژێرێ بەسەر ئەوەی کە ئەم لە جوانیە کاربێنێتەوە ینی من ئەوە پێڵم ئالوودەبوونەوە بەڕاستی جوانکاری نییە خۆی بە تایبەتی ئافرە دەگەر سیرکەین هەر لە کچی 1 ساڵ و 2 ساڵەوە بەردەوامەڵێ جوانم وە نیە ئەم حەزە لە ئافرەتا هەیە بەڵام ئەمە لە تەوەری گرنگیدان بە پێستا شتێکە سنووری خۆی یعنی تۆ ئەگەر بتەوێت گرنگی بە پێست بێ جوان بهێڵیتەوە گەنج بهێڵیتەوە شتێکە ئەگەر بتەوێت گۆڕانکاریەکی زۆر بکەی ئەوە شتێکی تر ئەوە بەڕاستی هیچ پێویست ناکە بەو شێوەیە بێت خۆی دکتۆریسە هەتا لە عملیاتشە بەعزجار لە تەجمیلە تەقی حجل دەکرێت یان لە شوێنێکەوە گۆزرێتەوە بۆ شوێنێکی تر باشە چارەوە هەیە ئەم عملیش عملێکی زۆر معقدە یعنی قبوڵی ناکا یا شوێنەکە ناگونجێ ئەم پێستەی سەپێستی قاچ لەکوێ بۆ پێستی دەموچاو ینی زەحمەتە زۆر زەحمەتە دۆزینەوەی ئەم شتانە بەبەسمەوەی ینی ئەگەر جەنابەت ئاماژەیە بە مزعفاتەکان مزعفاتی ئەم حاڵەتانە وەڵام مزعفاتەکانی زۆر ینی زۆر جار ئەگەر نەخۆش ئەو مزعفاتە زۆرانە بزانێ مستحیلە پەنابرێتە بەر ئەو هەموو شتانە ئێمە بەم ڕۆژانە لە پەیجەکان هونەرمەندە جیهانیەکانە بین کە دوای جوانکاری چیان لێ هاتووە زۆر جار ڕێک ناکرێتەوە یعنی تۆ یەک جار ئەم جوانکاری و کردووە دوایی سەیرەکەی 5-6 جار ئەتێ بچیتەوە سەر شێوازە پێشوەکەت ئەسڵەکەی خۆت مستحیلە بتوانی وەکو خۆت لێ بێتەوە ینی ئەو زیانانە ئەگەر بزانی هەموو کاتێ نایکەیت ئەو جوانکاریانە ناکەی تا ئەو کاتی ئەزانی کە زۆر پێویستە لە تۆیا بکرێ و زیانی زۆرە دکتۆرە تەنکبوونی پێ زانی بەچی دروستە بێت زۆربەی کات بەهۆی با ئەو مەرحەمە باسکەین مەرحەمی دێرمۆدین ئەم مەرحەمە هەر کاتێک نەخۆشەکان ئەچنە لای تینە لە کۆڵانەکان سەیدەلایەکان
ئەڵێ ئەم کێشەیەم هەیە ئەمان لەبەرەوەی ئەمە بەهێزترین نۆعی ستیرۆیدە بەهێزترین جۆرە بەڵام بۆ هەندێ نەخۆشی باشە و لە ژێر ڕێنمایی پزیشکی شایانی ئێمە بە نەخۆشەڵین بۆ نمونە لە بەڵەکیە یەکێکە لەو نەخۆشیانی بەکارهێنین ئەڵین بۆ ماوەی ئەوەنە بەکاری بێنە و پاشان بۆی کەمەکەینەوە یا لە ئەگزیمایە بە تایبەتی هەر زۆر کێشەیە یەکێک دەستی ئەگزیمای هەیە ئەم مەرحەمە ستیرۆیدیانە وەرئەگرێت ماوەی هەفتەیەک 2 هەفتە من پێی ئەڵم بۆ نمونە 2 هەفتە بەکاری بێنە دوایی ئەبێ سەردانمان بکەیتەوە بۆت کەم ئەەکەینەوە لە هەفتەکەی بەڵێ بەڵێ یا ئێمە هەر خۆشمان بۆی باسەکەین ئەڵین دوایی بیکە بە هەفتەی 2 ڕۆژ 5 ڕۆژی مادەی شێردارکەرەوە یا ڤازنی لێدە بەس ئەم لەبەرەوەی ئەو نەتیجە سەریع ئەبینێ حتا ساڵێ بەکارێنێ ئەوە دوایی زەرێکی زۆر زۆری بۆ پێسێت تەنک تەنکیەکاتەوە بە بچووکترین شت برینارە بێت هەموو دەمارە خوێنیەکانی دەرئەکەوێتات کۆمەڵی زیبکەی لێە بەڵام ئەم کرێمە زۆر لە ناو خەڵکە سربەخۆ بەکارەهێنرێ ئەوە تەنها چەند بەکارهێنانێکی تایبەتی هەیە کە بێ لە ژێر ڕێنمایی پزیشکا بێ یەکێ لە هۆکارە سەرەکیەکانی تەنکبوونەوەی پێست ئەوەیە هۆکارێکی تریش زۆر بەرکەوتنی تیشکی خۆر یعنی ئەمانە نا ئێمە ڕۆژانە ئەڕۆین بۆ دەوام و یێنەوە نە ئەوانەی کە ئیشیان زرعاتکردنە ڕۆژانە 2 ساعت 3 ساعت ناچارە ئیشکا لە بەرخۆر ئەمانە پێستیان زۆر زۆر تەنکە بێتەوە دکتۆرە باڵین جوانکاریەکانی کیانەشتەرگەری جوانکاری بە هەندێک حاڵەتە بەستراوەتەوە بە تەمەنی ئەو کەسەوە کە ئەنجامیەدە یعنی ئێمە قۆناغێکی تەمەنمان هەیە گونجاو بێ بە ئەوی جوانکاری تیادا بکەی و لەسەروی ئەو قۆناغەوە لەسەروی ئەو تەمەنەوەی تر بێ بە چودانم هێڵی پرتەقاڵی عمری هەیە تەمەنی زۆر زۆرە بە تایبەتی تا تەمەنی 25 ساڵی لە قیمەی جوانی و گەنجەتیایە بۆچی چووکە ئەو کۆلاژین و ئیلاستینی کە باسم کرد کە ئەبێتە هۆی توونبوونەوە و ڕوونبوونەوەی پێست زۆر ئینتاجێکی زۆرەکە ڕۆژانە بەڵام لە دوای 25 ساڵیەوە ئەو ڕێژەی کە دروستە بێت کەمترە بێتەوە لەوەی تێکەشکێ کەواتە ساڵ بە ساڵ دوای 25 ساڵی حتمما ئەمە لە یەکێکەوە بۆ یەکێکترە گۆڕێ وراسە دەورێکی زۆر زۆری هەیە بۆ ماوەیان دێکە سەڵین پێستی زۆر جوان ماوەتەوە ڕاستە خزمەتی کردووە هی پێستەکەی بەس تۆ گەرسەی باو باپیرانیشی بکەی بە هەمان شێوە هاتووە بەس ئیتر جوان کاریەکان بەپی کەسەکانن نەخۆشمان هەیە بۆ نمونە چرچولۆچی لە دەموچاویە لە 25-30 ساڵیا زۆر بۆ دروست بووە نەخۆشیشەیە ئەگاتە 40 ساڵ بەڵام من دایم ئامۆژگاریانەکەم ئەڵم هیچ نەبێت تا 30 ساڵ خۆتان لە زۆربەی ئەو جوانکاریانی وەکو بۆ تۆکس و فیلر و ئەمانە پارێزن هەندێک شتێ ناچێتە قاڵبی جوانکاریەوە بۆ نمونە ئەم نەخۆشە پلازما و شتەکە لە بەرەوەی پەڵی هەیە زیبکەی هەیە ئەمانە قاڵبی ڕێککارین قاڵبی چاکردنەوە بەس جوانکاری چییە بۆ تۆکسە فلەرە بۆ تۆکس چرچەکانە بۆ کەمەکاتەوە یا فلەرە یا چاندنی چەوری و ئەمانە ئەکەوێتە سەر ئەو کەسە خۆی تا چەند پیر بۆ پێستی زائیدەن تەمەنەکە زۆر دەوری هەیە لە تەمەنی گەورە بوونا لە دوای 6 ساڵیە بەڕاستی هەر پێویست ناکە ینی چەند بتەوێ ئەو پێستە گەنج بکەیتەوە زۆر کەم گەنج بێتەوە چکە تەنها پیربوونەکە لە پێستان نیە لە ئێسکەکانی دەموچاوایە لە ماسوولکەکانیەتی تۆ ناتوانانی تەنها بە گەنجکردنەوەی پێستەکەی بڵێ من تۆ ئەهێنمەوە سەر تەمەنی 40 ساڵی دکتۆر وڵی من پرسیارێک من هەرا بۆ دروست بوو لەسەر فیلەروانە بەتایبەتی ئێستا پێستی پێڵووی چاو پێستێکی زۆر تەنگەمەوە سەعباز زۆر وا هەستیشەکەم جەناب دەزانیت کە حساس بێت خەڵکێکی زۆر ینی هەر ئەوەنە تۆزێک بزانە چرچێکی تایە یا وازانێک کە پێڕووی چاوی یا چاوی داکەوتووە خێرا پەناباتە بەرەو عملیاتەوە ئەو نەشتەرگەریاکە چەند زیانی هەیە ئەو نەشتەرگەریانە یا ئەگونجێت ئەو پێستە وەکو خۆی دروست نەبێتەوە مشکلی گەوری بۆ دروستکە پێڵوی چاوکێشەی زۆربەی چارەخوازانە هەموویڵێ دکتۆرە ڕەش بووە و چرج بووە خۆ هۆکارە سەرەکەی پێست نییە من پێشتر یەکەم جار پێی ئەڵین تۆ ژیانێکی تەندروستەژی خەوێکی تەندروستت هەیە چونکە ئەم بەرچاو ڕەش بوونە بەشێکی زۆری ویراسیە بۆ نمونە ویراسیە یعنی سەیرەکەی لە ئایلەکەیانە زۆریان بەرچاویان ڕەشە دووەم خەو کاریگەریەکی زۆری هەیە لەسەر پێڵی خوارەوەی چاو هەم لەسەر زوو پیربوونی هەم لەسەر زوو چرجبوون و داکەوتنی کەمخەوی زۆر خەوی شەر باش نییە بەڵام کەم خەوی هۆکارەکەی ڕاستەوخۆ لەسەر زۆر خەوی هەر دەست ناکەوێت کردووە کەم خەوارە وڵاوە لەسەر
هەموو جەستە ئەگەر جارێک کاریگەریە بێ پێست چووکە ئاوێنەی لەشمانە یەکسەر بەیانی بەڕنگتەوە دیارەکە تۆ نەخەوتووی دەموچاوێکی شڵەژا و تێکشکاوت هەیە بەنسبەت ئەمەلیاتەکە تەبعا ئەمە زیاتر پزیشکانی پسپۆری جوانکاری ئەیکەن نەک پێست ئەوە کاتی خۆی هەیە کەی ضرورە کە بکرێ ئەوان تێستێکەکەن بۆی بزان ئەم کەسە پێویستی بەوە هەیە یان نە چونکە ئەمە ئەمەلیاتێکی تا ڕادێ قورسە و بۆ کۆی بڵەم وەکو جارانی لێتەوە ئەتوانین بڵین لە سا هەفتای وەکو جارانی لێتەوە و هەموو ئەمەلیاتەکان لە کۆتاییە کۆمەڵێک زیانی لاوەکی زۆریان هەیە ئەو ئەمەلیاتە لە هەندێک کەسا زۆر زەرورە چکە چوری ژێرچایی بە تەواوی دابەزیوە یا ئاوسانێکی زۆری بۆ دروست بووە ئەلەمانەیە وەکو نەخۆشی زۆر پێویستە چارەسەر بکرێن بەس تۆ چەرچێکی چەند چرچێکی کەمت هەیە پێشەوەی پەنابەریتە بەر ئەمەلیات ئەتوانی بەڕێکاری تری پێستە و چاکەیتەوە و پەنانە بیتە بەر ئەمەلیات پرسیارە بکەم کاتێک بەرەو کۆتایی بەنامەکەشە چین بەڵام ئێمە تەنها ڕێگاری نەشتەرگەری و چوزانم بەکارهێنانی دا و دەرمانەکانمان هەیە کیمیاییەکان تەبان مەبەستم بۆی کە پێستمان جوانکەینیان بە گەنجی بیهێڵینەوە یان دکتۆرەخان ڕێکاری دیکەی سروشتیشمان هەیە یان هۆشیاری تەندروستی گشتیمان هەیە بمانگەێنە تاوەی کە پێستمان بە جوانی بهێڵینەوە و پەناش بۆ نەشتەرگەری نەبێت نا ئێمە عادەتەن پێڵین ڕۆتینی پێست ینی ڕۆتینی پێست چییە؟ چۆن پێستێکی سەلامەت و تەندروستمانە بێ پاشان جوانمان هەبێ ڕۆتینی پێست لە یەکێکەوە بۆ یەکێکتر ئەگۆڕێت بە شێوەیەکی گشتی ئێمە هەموو چارەخوازێک پێی ئەڵین دژەخۆر بەکاربێنە دژەخۆر پێستە پارێزیە لە چرج بوون لە شێرپەنجەی پێست باش ئەمە دژەخۆر بۆ هەموو کەسێکە دووەم شتنی دەموچاوە شتنی دەموچاو بە شێوازێکی تەندروست شەرت نییە تۆ ئەو مادانەی بەکاری هێنی هەمووی مادەی گران و براند بن نە ئەبێ بگونجێ لەگەڵ شێوەی پێستەکەت جۆری پێستەکەت یعنی چونکە 5 جۆری پێستمان هەیە بە شێوەیەکی گشتیانی پێستی ببورن چاورمان هەیە وشکمان هەیە نۆرمەڵمان هەیە یەک جار لە ژێر ڕێنمایی پزیشکی پێستە با ئەو شتێک کە بە پێست دەکەوێت بۆ دیاری بکە پاشان ئەتوانی هەندێک شێدارکەرەوە یا سیڕەم بەکاربێنی ئەمیش پاشان بەپی جۆری پێستەکەتە یعنی یەکێک لەو سیڕەمانەی کە زۆر باشە و دراساتی زۆر لەسرە سیڕەمی ڕێتینۆڵە لە دوای 25 ساڵی و هەموو کەسێک دەتوانێت بەکاری بێنێ بۆ ئەوەی کە کەمترین پێستی چرج بێ لە زیانەکانی خۆر ئەی پارێزێت و پێستێکی تازەی پێبەخشێتەوە ئەم هەروەها شێدارکەرەوە بۆ کەسانی کە پێستیان وشکە زۆر زۆر زەرورە بۆ ئەوی زۆر چرج نەبێ و زوو پیر نەبێت دکتۆرەخان ئەگەر لە دەرەوەی بازنەی ڕەمەزانیش بێ هەر پرسیارێکی گشتی هەیە عادەتەن خەڵکی یان هاوڵاتیان ئەڵێن لە مانگی بەهارە یان ڕەشەمەیە پێست ڕەش دەبێتەوە ئەمە ئەسڵێکی هەیە یان چۆنە دەمە و بەهار ئەم ڕەشدا گەڕان و ئەوانە ئەو بەهۆی دەرکەوتنی خۆرە تیشکی خۆر لەو کاتەیە کە تۆ لە مانکانی زستانی شار تیشکی خۆر ئێمە بە تایبەتی ئەوانەی پەڵەیان هەیە ئەڵێن دژەخۆر هەر بەکار بێن چونکە تیشکی UV8یە پەڵە هەر دروستەکە بەڵام لە وەرزی بەهارە ئەم تیشکانە بە ڕێژێکی زۆر زۆرتر دەرئەکەون بۆیە کە لەگەڵ یەکەم ڕۆشتنە دەرەوەیە بۆ سەیران ئێمە بە چارەخوازەکان ئەڵین بە تایبەتی ژەوەی پەڵەی هەیە ئەڵین 2 ساعت جارێک دژەخۆرەکە و بەکار بێنەرەوە پێویست ناکە بیشوە تەنها لی باتەوە چکە ئەو تیشکانە کە بیدایەت دەرئەکەونەوە بە ڕێژەیەکی زۆر لە بەهارە زیانیان زۆرترە بۆ سەرتەندروستی پێست تروەکوی پیس کورد ناوی ناوە ڕەشەمێ ئەمە شتێکی ترە بەس لە ڕۆزانسێکەوە تەنها ئەوەیە دژەخۆرەکان هیچ فەرقیان هەیە دکتۆریا هەموو یەکشتە ینی وڵات دژەخۆر فەرقی زۆر زۆرە بەس دژەخۆر باسی خاڵی سەرەکیتان بۆ باسکەین بەپەلە دژەخۆر پێویستە SPF-ەکەی واتە ئەو ژمارەی کە لەسەری نووسراوە کە پرۆتێکشنەوەتە پارێزیەکەیە بۆ ناوچەی ئێمە لە 50 کەمتر نەبێ و زۆربەی براندەکانیش لە 50 باشترین دژەخۆر دروستەکەن دووەم گونجاو بێ بە جۆری پێستەکەت یعنی کە تۆ پێستە دووشکە هی پێستی وشک بەکاربێنە پێستە چەورە هی چەور و بەپی پێستەکان بەکاری بێنە سێم شێوازی ڕێکی بەکارێنانی ئەوەیە چارەکێ بۆ نیو سعات پێش چوونە دەرەوە ئەم دژەخۆرە لە دەموچاوتەی بۆ ئەوی لەگەڵ پێستەکەیە تەبقەیەک دروست بکە کە تۆ پارێزگاری بۆ بکە ئەم سێ خاڵە لە دژەخۆرە زۆر گرنگە بەڵێ دووبارەکردنەوە بۆ ئەوانەی کە ئیشەکان لەبەر خۆرە یا پەڵەیان زۆرە ئەینا زۆر جار نەخۆشمانەیە لە ماڵۆش بەکارێنێ لە ماڵۆ پێویست ناکات دژەخۆر بە هیچ شێوەیەک بەکاربێنی چونکە تەنە بۆ خۆرە زۆر سوپاس ئێمە
کاتێکەمان تەواو بوو لەوانە پرسیاری دیکەشما بێتەوە یان باس و خاسی دیکەما بێت یەگرین ئینشاءالله بۆ کاتێکتر بەڕێز دکتۆرە زەکی ئەحمەد پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و جوانکاری زۆر سپاس حەزێتان کێشە با لێرەوە کۆتاپەیامیشم بگەێنم مانگی ڕەمەزان مانگی ڕەحمەتە بۆ دەروونمان بۆ جەستەمان بۆ هەموو شوێنەکانمان ئێمە لە ماوەی 11 مانگە خانەکانمان تێگەشکێندێ مانگی ڕەمەزان نوێبوونەوەی ئەم خانانەیە با ئێمە چاوەڕێنەکەین تا ڕەمەزانی داهاتووتر بڵێن لە ڕەمەزانە ئێمە پێستمان نوێ بێتەوە جیسممان نوێ بێتەوە ئەم چاکاری ڕەمەزان بهێڵینەوە بۆ مانگەکانی تر چۆن ئەگەر بتوانین هەفتەی ڕۆژێک یا دوو ڕۆژ بە ڕۆژوو بین ئەمە هەم سونەتێکی گەورەیە پێغەمبەری خوا درودی خوای لێبێت هەموو کاتێ ئەم سونەتی جێبەجێ کردووە سەحابەکانیش هەم بڕوان پێ بکەن بۆ لایەنی دەرونی و جەستەیی خۆتان زۆر زۆر باشە بۆ چکە ماڵین ڕەمەزان مانگێکە یان زەمانگەکە هەر شتێکی ژەهراوی دروست بێ هەر خانێک تازەیەکاتەوە تۆ هەفتانە ئەگەر تەنانەت یەک ڕۆژیش بە ڕۆژوو بی ئەم ڕۆژوو بوونە ئەو خانانەی لە ماوەی ئەم هەفتەیە دروست بۆ ئەم ژەهرە لە لەش تاکۆ بۆ تۆ ئیکاتە دەرەوە پاشان هەموو زەنێگەتفەکانی ئەم ژیانە جەنجاڵی ئەمڕۆت بە تەواوی تاقەنێگەتفەکانت بۆ ئەبە و ئێستاژەکو خۆتانە بینین زۆربەی ڕێجیمەکان سیستمەکانی کێشدا بەزاندن لەسەر ڕۆژووی پچڕ من ئەڵم ئێمە بۆچی نین هەم سوودە دینیایەکەش و هەم سوودە دینیەکەش بەڵام نیەتمانە بێ ڕۆژووبوون بێ بەخوای گەورە پاشان سوودێکی زۆر زۆر باشیشی لێبینین هەم بۆ کێشدابەزن هەم بۆ لایانی دەرونی و جەستەیی خۆمان ئەگەر بیکەین بە عادەتێک لە خۆمانە لە ڕەمەزانەوە قەرار بین کە ئەمە زیانکەین بۆ سیستەمی ڕۆژانی ژیانمان بینەرە بەڕێز و خۆشەویستەکان ناوبڕێک وەردەگرین دەگەڕێینەوە لاتان لەگەڵمانە بمێنەوە. سڵاوتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی سیگەوهەر پاش ناوبڕێک هاتینەوە خزمەتتان ڕێک ئێستا لە نێو چقی چێشخانەکەی کاکشێف نەریمانای دووبارە سڵاوت دەبێت کاکشێف بە چێ گەیشتووی خەریکی چیت لە ناو ڕازانەوەکەی ناو ڕازانەوەی ئەو زەڵاتەیە تەمام زەڵاتی بڕازێن بئیزنی خۆی گەورە ئەمە بزانم بە 10 دقە چارێکێک ئەمە چاک کرد هەر تقریبا 10 دقەیەکی ئەزانی من چەند خەریک بم ئەمەم پێ چاکە کرێ چەند نزیکەی 3-4 ساعت کاک شێخ ئەنجاگەمەوە هەر بەڕاستی یانیەوە وەڵاهی هینە یەکەم ڕاهاتنە دووهەم دەساپلیشی هەیە شێف نەریمان دەساپلی ماشەڵڵا باشی هەیە بەگە دەساپلی نەبێت نابێ بە شێف وەکو جەڕاحی دکتۆر وایە دکتۆریش هەیە لە عەمەلیاتە زۆر زیرەکە لە دەساپلی عەمەلیاتەکەی باش بەڵام کاک شێفی وایەتی وەکارانە نیم چەقۆ گەورانە من جاخت چەقۆی ترێ نەبینەوە ماوەسا جان چەقۆی تر هەیە زۆر لەوە گەورەتێگە یعنی ئەمە خاترم گوتنی خزمەتدانە ناکات شێرجان ناتان تسێنم زەڵاتەکە لە تەواوبوونە ئەویش برنجەکەمان حازرە بە بەرەو حازرە بوونە چێ سوبەکەمان حازرە فایتاکەشمان لە تەواوبوونە ئەویش تۆ جارێ ئەم زەڵاتە وتە زەڵاتی ئەمە زەڵاتی ئەرمەنیە بەڵێ زەڵاتێکی ئەرمەنی و تون پێکاتێکی بڵێرەوە بۆ بینەرە پێکاتەکەی کە زۆر چاکە تەماتەیە خەیارە تورە سەیتونە بۆ ڕازانەوە و شتەکەی نایە لەگەڵ بیبەری تو ناتوانانی بیبەری تون شەر بەکار لە ئێمە زەڵاتە عادەتەن لە شوێنێکی قوڵادانن بۆی تۆزێ ئەو بهێڵێتەوە ئەمە تایبەتمەندی زەڵاتی ئێمەیە بۆ لە زەڵاتەکانی تراماوە بایەخی نییە بە کاک ئەبازیانەزانی چۆنە ئێستا بۆ من تۆگەر توێ بزەڵاتێکی بەتام دروستکەیت ئەنی تا ئەو باتەوە خۆشترە بەڕاستی زەڵاتە ئەو باتەوە تامیشی تایبەتێک لە تایبەتمەندیەکانی زەڵاتی کوردی بەڵە زەڵاتی کوردی تا ئەو باتەوە خۆش ئێستا من بۆی لەوادامنە بۆی زۆر ئەو نایەتەوە مەس باقەت ینی هەم بۆ دیکۆر کردومە ئەوە هەم بۆ ڕازانەوەش طبعا شەف نەریمان من شتێکی خۆشە بۆ باس بکەم سنای خواردنەکە تۆی زانی بڵێ بە چی ئیسانم ئەنا خۆ من بۆم لەبەر ناکرێمانی تۆ هیچ ئەوەی دوێن هەر بەدان نادا خزمێکی نزیکم دوکانێکی خواردنگەی هەیە ناوی ناوە فاهیتا نەمەزانی بۆ ناوی ئەزانم خواردنێ بەڵێ فاهیتا بەڵێ گۆشتیشی هەیە و مریشکیشی هەیە فاهیتا بەڵێ بەڵێ تۆش 2000 دەرچەیەکە بۆ پیا بوو بۆی ناوێک لە کردەوە خواردنەکەی دوێنێ ناوی چی بوو هەر نازانم ستروغانۆف کاکە دوێنێ ئەوەنان لە دووبارە کردمەوە ماوە سەحابەس ئەوەنیان پێوتمەوە خەریوی خۆشم لە بیرم جێدەوە باڕم پێ بکە
زۆر باش ئەی خوانەکانی تر برنجێکی دۆلفینسیمان لێناوە بە گێزەر بەڵێ شتێکی زۆر تایبەت ماوەسا بوون و بە گێزەر بەڵێ بە گێزەر لەگەڵ شعریە تامی پێ بەخشێ شتێکی زۆر جوانی دەرەچێ بەڵێ سوبێکی کۆلەکەشمان هەیە سۆبەکەیە بەڵێ سوبەکە تاوا بۆ لە حەزر بە تاوا زۆر باشە خواردنە سەرەکیەکە چەندی خواردنە سەرەکیەکە لەواچێ 20 دقیقەی تر تاوا حەزر بێت پێش بەرمان حەزر بێ ئینشاءالله بێزنی خۆ ئینشاءالله زۆر باشە من هەموو جارێ جۆرێک لە بیرمە چێ بڵێم ئەم بەرنامەیە بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین و دۆلفینسی کۆمپانیای دۆلفینسی بۆ بەرەمە خۆراکیەکان بڕێواچێ کاشتی زۆر بەتام و بەچێژی لێ دروستەکرێ تایبەتی بەدەستی شەف نەریمان باخەت یعنی برنجەکان زۆر تایبەتە هەموو خواردنەکانی تریشان بەڕاستی ینی باز ناکرێت بڵم چۆن وەست بگەم نازانم برنجەکان زۆر دەرەجەیەک و دەنگدرێژێکی زۆر جوان بە تامیش ینی بۆنیشی تایبەتی هەیە دۆلفینسی زۆر باشە دەستیان خۆشی و دەستی تۆش کاکشێخ پرسیارێکی نەماوە کرد نابا بچینەوە لای کاکشێجان لە بەرنامەی ترە ئینشاءالله بە تەمانی فرانسیسکۆی بکەینەوە وەکو هەر بە یادی فرانسیسکۆیکەن و ئینشاءالله بە یادی دوای ئەم فاهیتە چەندێکی تر بگەڕێنەوە ئێرە باشە وەڵام جا لە خزمەتانم ئینشاءالله دەوریبەری 40 دقەیەکە گەڕێنەوە لە خزمەتان باشە لە خزمەتانە ئەو ئێمە هەر لێرەوە بەڕێز کاک دانیار محەممەد یەکێک لە دەنگخۆشە قورآن خوێنە گەنجەکان بەگەروی بە خێراتنی ئەکەین کاک دانیار بەخێر بێن زۆر سوپاسانەکەم بەڕێز خزمەتتانە سوپاسان فەرموون چەنایەتێک لە قورآنمان بە دەنگە خۆشەکەت بۆ بخوێنە لە خزمەتتانە ئینشاءالله أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ولله ملك السماوات والأرض والله على كل شيء قدير إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار ربنا إنك من تدخل النار فقد أخزيته
وما للظالمين من أنصار ربنا إننا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا ربنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار ربنا وآتنا ما وعدتنا على رسلك ولا تخزنا يوم القيامة إنك لا تخلف الميعاد صدق الله العظيم. خۆرزە خێربات و یاخوا ماوەسە دانیار دەستان خۆش بێ زۆر سپاس ماشەڵڵا دەنگێکی خۆشی زۆر دەنگی خۆشە ماشەڵڵا. کاک دانیار لە کێوە ممارەسەی یاوە فەرمی با بڵێن قورئان خوێندن بە دەنگێکی خۆشەکەی ئەمە لە کێوە بەدەستگیشت و هەر بەهرەیەکی خوایە یان بۆ خۆت بە دوایە گەڕای؟ بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. ئەوەی ڕاستی بێ ئەمە فەضلێکی خوای گەورەیە بەسەرمانەوە کە ئێمە بووینەتە قورئان خوێن لەبەرەوەی کە ئێمە لەناو بنەماڵێکی موسڵماندا پەروەردە بووین ئەمە فەضلی خوای گەورەی بەسەرمانەوە. ئەوەی ڕاستی بێ من هەر لە تەمەنی 5 ساڵیەوە گوێم لە شتێکی عەبدوڵباسیتا گە بەڕاستی خوا لێی خۆش بێ حەزم بە قورئان خوێندن و بواری تەجوید و سەوت و ئەوانە دروست بوو سوپاس بۆ خوای گەورە. لە پاشان چوومە لای مامۆستاکی بەڕێز مامۆستا عەبدوڵڵای مزگەوتی مەولەوی کە پێشتر لە پێنجوێن بوو لە مزگەوتی حاجی ڕەشید لای جەنابیان دەستم بە قورئان خوێندن کرد و فێری قورئان خوێندن بووم. پاشان چوومە خزمەتی مامۆستا سەرکۆ هەر لە پێنجوێن جوزئی عەمەم سوپاس بە خوای گەورە لەبەر کرد و پاشان کە چووم بۆ زانکۆ لە چەمچەماڵ سوپاس بە خوای گەورە توانیم لە خزمەتی مامۆستا ڕۆبیتانە فێری علمی تەجوید بووم سوپاس بە خوای گەورە خوای گەورە جەزای خێری هەموویان باتەوە. لە بابەتی مەقاماتیشە زیاتر لە ڕێگەی ئینتەرنێتەوە خۆم فێر کردووە فەزڵێکی خوای گەورەیە لەبەری کە خۆم کەسێکی سەماعیم سوپاس بۆ خوای گەورە زوو فێری بابەتی مەقاماتوانە بووم. سەرکەوتوبی خوای گەورە سەلامەتتان کە ئینشاءڵڵا. مامۆستا عەباس ئێمە مامۆستای خۆشەویستمان مامۆستا مەلا ئەحمەدی ڕۆژبەیانی تەشریفێنا و کاتێکی زۆریشە چاوەڕێیەکە خزمەتیاری. عليكم السلام ورحمة الله. بخير ماسەگیان باش قوربانگیان تۆ باش قوربان مامۆستای بەڕێز سلامت بیا سلامتی فەرموو ماسەگیانی خوا بەخێر سلامتی کە خوا قوربان حاڵ باش حەزان باشە شکر خوا بەخێر بێ سلامتی کە ماشەڵڵا بابەتی زۆر هەیە لە ڕەمەزانە تەقە لە دەرگایان بدەین و خەڵکیان لێ بەهرەمەندکەین بە تایبەتی ئێواران کە ئەوا بینەرە بەڕێز و خۆشەویستەکان داهانیشتن بە تایبەتیتر لە ڕۆژێکی باراناوی
بەڕەحمەتی وەکو ئێستەیە الحمد لله لە فەزلی خوا بەزیاد خەزەبێتەوە مامۆستای بەڕێز بابەتی ئەم ڕۆمان کامانەوێت تیشکی بخینە سەر و بیری مسلمانانی بەڕێز و بە تایبەتی کوڕان و کچان و نەوجەوانانی بهێنینەوە و هەموو شمانیانی لە هەر تەمەنێکا بین بابەتی دایک و باوک و ڕێزگرتن لە دایک و باوکان و دانانیان و تاجی سەر و ڕێز و حرمەتگرتنیان بەڕاستی ئەمە لە ئاینی پیرۆزی ئیسلامە زۆر گرنگی پێدراوە وای گەورە زۆر بەڕاشکاوانە لە قورئانی پیرۆزە ئاماژەی پێیەکە هیچ عوزرێک بۆ هیچ کەس ناهێڵێتەوە جنابتان لەکێوە دەست پێەکەن چۆن پەیامەکە بگەێنین بە مسلمانان کە دایک و باوک دوو کەسایەتی گەورن لە ژیانی ئێمەیە پێویستیان بە ڕێز و حرمەتگرتنە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. دەستان خۆش بێ مامۆستاگیان سوپاسانەکەین بۆ کاتەی بە ئێمەتان بەخشی خۆی گەورە پاداشتی بەخێتان باتەوە. بابەتی دایک و باوک وەکو جەنابەت فەرموون مامۆستاگیان لە قورئانە و لە فەرمایشتەکانی پێغەمبەری ئازیزە صلی الله عليه وسلم پانتایەکی زۆری هەیە بەڕاستی و ئەتوانم بڵێم ئەوەنە گرنگی پێدراوە کە خوای گەورە ڕێزی دایک و باوک مەقامی دایک و باوکی لەگەڵ گەورەی خۆیان باس کردووە کە فەرموویەتی وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا ئەمە خۆی بۆ خۆی زۆر شتمان پێڵێ پێمان ئەڵێ ئەگەر ئێوە ئەتانەوێ خوا بناسن و ئەگەر ئەتانەوێ خوا لێتان ڕازی بێ و ئەگەر ئەتانەوێ جێبەجێ فەرمایشتەکانی خوا بکەن ئەوە لەگەڵ دایک و باوکتانە باش بن چونکە بەڕاستی دایک و باوک وەک عەزم کردی مامۆستا ئێستا ئێمە هەموومان نەزانین کە ئەلحەمدولیلا پێش نوێژمان لەسەر واجب کراوە ئەم پێش نوێژ فەرزە هیچی لە قورئانە باز نەکراوە مەسەلەن تەحیات لەکوێ ئەخوێنرێ و ڕکوع لەکوێ ئەبرێ و سوجود لەکوێ ئەبرێ بەڵام تەعامل لەگەڵ دایک و باوکە خوای گەورە بە قورئان دایناوە یعنی بە نەسی قورئان بڕیوێتەوە پەروەردگاری عالم کە ئێمە چۆن ئەبێ لەگەڵ دایک و باوکمانە هەڵسوکەوت بکەین کە معلومی بەڕێستانە گەورەی نوێژ و فەزائیلی نوێژ زۆر زۆرە هەم لە قورئان و لە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەس لەبەر گەورەی و گرنگی مافی دایک و باوک و لەبەر مەقامی دایک و باوک خوای گەورە بینین لە ناو قورئانە 5 پایەی گەورەی داناوە 5 بنەمای گەورەی داناوە 5 یاسای گەورەی داناوە ئەبێ ئێمە بەو شێوەیە تەعاملیان لەگەڵا بکەین تەعاملیان لەگەڵا بکەین بەوەی کە هەرگیزا و هەرگیز خوا نەخواسە بە وشە ئازاریان نەدەین ولا تقل لهما ئوف یعنی ئەوە کەمترین جۆری ئازارە کە نابێت لە مناڵەوە بەرامبەر بە دایک و باوک دەچی بۆ ئەم کەمترینەش ڕێنمایی هەیە ولا تقل لهما ئوف بۆ ئەم کەمترینەش ڕێنمایی هەیە یعنی علەمایان فەرمویانە کاتێککە ئینسانە فەرمێ نابێ بەرامبەر بە دایک و باوکت ئۆفکەی نابێ کارێکیش بکەی کە دایک و باوک لە بەرامبەر توە ئۆفکە چونکە هەم ئۆفی تۆ ئازار بە دایک و باوکە گەیەنێ هەم ئەگە دایک و باوک لە دەست ئێمە ئۆفکەن هەر ئازارە بۆ ئەوان چونکە ئێستا بەداخەوە ئەڵێ معنی کۆمەڵێک گەنجمان هەیە مامۆستا بە کۆڵانەکان ئاگەڕێن ماتۆڕێکیان پێ بام بڵێ وەکو دیادێک وەکو نمونێک لە نمونونەکان کە ئەبینین ئازاری خەڵکەیە بە سەوتی ماتۆڕەکەی بە ئەزیەتی خەڵکەیە بە کوتی سەیرەکەی خەڵک ئازاری دایک و باوکی ئەو کەسە ئەیە ئەم بووە سەبەبی ئەوەی کە دایک و باوک بە تایبەتی دایک لە ماڵەوە ئیشەکە و باوک لە دەرەوە ڕەنجە کێشێ و بەڵام هەڵسو کەوتی ئەم کوڕەوای کرد بە حرمەتیان بەرامبەر بێت حرمەتیان بەرامبەر بکەین لە کاتێکە خوا داوا لە ئێمە ئەکا نەخۆت یعنی ڕێگە بە خۆت نەدەی بەرامبەریان بڵێ ئۆف ئەمە وەکو سەوت وەکو دەنگ نابێ بە هیچ شێوەیەک دەستیان لەسەر بەسکەیتەوە بە هیچ شێوەیە ڕێگە نەدرا بە هیچ پاساوێک نییە مناڵ لە بەرامبەر دایک و باوکە دەست بەسکاتەوە
نەک دەست بەسکاتەوە ئەگەر ئەویش دەستی بەسکردەوە ئێمە ڕێگەی ئەوەمان بۆ دەستنیشان کراوە وەصاحبهما فی دنیا معروفە ئەو یاسامان بۆ دانراوە ئەبێ ئێمە هەمیشە و هەردەم حل لەگەڵ یانە چاک بین جا بۆ ئەوەی کە بزانین چۆن چاک بین لەگەڵ یانە سەیری قسەی ئیبراهیمەکەین لە قورئانە لەگەڵ باوکیە ئەم قسانە مهمن قسەش هاتووە ئەگەر هەندێکمان ئاماژە بۆ بکەن بۆەوەی کە زۆر بەدەر لەوەی کە مفەسیرین ئایا فەرمون ئەمە باوکێتی یا باوکی نییە ئەوە مۆزوعێکی ترە بەڵام قورئان بە باوک باسیەکە و ئیبراهیمیش بە باوک ناویێنێ ڕاستە ڕاست باوکی ئیبراهیم کەسێکی مشرک بووە وەکو خوای گەورە لە قورئانە باسیەکە بە سەیری ئەو تعبیرە ناسکانەکە کە ئیبراهیم لەگەڵ یایکە یا ئەبەتی چەند جوان باوکی ئەدوێنێ باوکێکیان لە کاتێکە یعنی کاتێک خوای گەورە ئەم قسانە بۆ ئێمە باسەکە بەڕاستی ئەبێ ئێمەی با بڵێن موسڵمان بە خۆمان نابچینەوە بزانین خۆ باوکی ئێمە وەکو ئەو نەبوو باوکی ئێمە ئەلحەمدولە ئەهلی مزگەوت و جمعە و جەماعەتە دایکی ئێمە ئەلحەمدولە دایە حاجیە ئەبێ ئێمە ئەو ئاوا بوو لەگەڵ باوکێکی مشریکە ئەی ئێمە چۆن بین لەگەڵ باوک و دایکێکی دەست بە دەستنوێژ و دەم بە زیکرە لە تەوسیە خێر زیاتر و لە مەنفعەت زیاتر و زۆر گەورە بەڵێ قوربان ماوەسەیان هەتا ئەگەر لە زنجیرەی سیلەی ڕەحمە بۆ مناڵ یەکەم کەس دایک و باوکە پێنجا خوشک و برا وایە گومانێتیانی لە سیلەی ڕەحم کی ئەگرێتەوە ماوەسە وەکو فەرمایشتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەسەر قسەکەی جەنابەت یەکێک لە هاوڵان هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی باشترین کەسێک و نزیکترین کەسێک لە دنیاە من بتوانم چاکەی لەگەڵا بکەم کێ پێغەمبەری ئازیز صلی الله علیه و سلم فەرمی ئومک دایکت ئەو سەحابە هەم پرسیار دەکاتەوە فەرمی لە دوای ئەو هەرە فەرمی دایکت ئەفەرمی هەر لە دوای ئەو فەرمی هەر دایکت لە سەری چوارەمە یعنی سوبحان الله تۆ سەیری حکمت و گەورەی ئەم ئەجری دایکە بکە و سەیری دڵسۆزی ئەم پێغەمبەرە بکە صلی الله علیه و سلم و سەیری خەمخۆری ئەم سەحابەیش بکە چونکە سەحابەکە ئەگەر ئەو پرسیارەی نەکردایە ئەوە تکراری نەکردایەوە لە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئێمە ئەومان دەست نەکەوت ئەویش ئەوەنە تکراری لێکردەوە سێ دانەجا لەسەر یەک فەرمووی دایکت ئەحەق الناس بالصحبة حەقترین کەسێک کە تۆ چاوی لەگەڵ یا دایک لە دوای دایک ئینجا باوک چونکە مامۆسایانی بەڕێزم کاتێک کە خوای گەورە لە قورئانە داوامان لێکە ئێمە لەگەڵ دایک و باوکە باش بین تەماشاکەین خوای گەورە لە قورئانە باسی ئازارەکانی دایکەکات حملته أمه وهنا على وهن وفصاله في عامين يعني هەموو ئەو ڕەنج و مان و بوونەی باوکە بە جۆرێک لە جۆرەکان لە قورئانە ئاماژەی پێ نەدراوە بەڵام کەیەتە سەر دایک ئەبینین خوای گەورە باسی ئازارەکانی دایکەکە بۆیە بێ ئێمە چاک بین لەگەڵ دایکمانە پاشان لەگەڵ باوکمانە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فێری کردین جنابی مامۆساوە ئەمڕۆی بینین جنابیشتان سەرنجداوە لە ئێمە زیاتر زۆر کارەسات لە هەندێک حاڵەتە ئەو دایک و باوکانە زۆر خراپ مامەڵەیان لەگەڵاکری هەندێک کەس هەن خۆپادەشیان باتەوە ڕێز و حرمەتی زۆریان ناوە لە دایک و باوکیان بەس هاوکات هەندێکی دیکەش هەن کە بەداخەوە زۆری نەنیانی ئەمەیان زۆر بە ئاسانی فەرامۆش کردو دایک و باوکی بەجێهێشتووە بە تەنیا لە شوێنێک بوون یان لە شوێنێکی ناشایستە دایناوە یان هەر لێی ناپرسێتەوە ئێماری کردو یان ئەباتە خانەیەک لەوێ دایدەنێ زۆر کارەساتە ئەمە چۆن مامەڵەیەکە بەڕاستی ئێمە شتێک هەیە با پرسیارەکە بەوە کۆتایی بکەوێ حەقێک هەیە بڵێ ئەوم داوەتەوی تر تەواو بۆ مامەڵەکردن لەگەڵ دایک و باوک بۆ مامەڵەکردن لەگەڵ دایک و باوکە مامۆستا ئەمە چۆن لە دنیا هەتا حاڵی حیاتیان هەیە هەرە بێ ڕێزیان لێ بگیری
لە دوای مردنیش حەقیان هەر لە گەدنمان نەماوە وەکوچی وەکو نوێشکردن لە سەریان وەکو جێبەجێکردنی وەسیەتەکەیان وەکو دوعا ربي ارحمهما كما ربياني صغيرة خوا فێرمانەکە هەروەسە ئۆتۆماتیکی چی کردەوەی ئێمە هەیە ناچێت بۆ دایک و باوکمان کە مردوون چیمان هەیە لە چاکەکان هەمووی بۆی تۆمارەکرێ بۆیە لە ڕۆژی قیامەتە تەمەنەمە موژدەیش بێ بۆ ئەو دایک و باوکانەی کە مناڵیان لەسەر چاکە و چاکەکاری پەروەردە ئەکەن ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە خوای گەورە باوکێک زیندووە کاتەوە کۆمەڵێ چاکە ئەبینی ئەم باوکە لە دەفتەرەکەی خۆیان ئەم چاکانە هیچی لە حاڵی حیاتە ئەو نەیکردو پرسیارێکی لا دروستە بێڵێ خوایە ئەم هەموو چاکە هیچ چیەوە هاتوو بۆ من لە کاتێکا من ئەمانەم نەکردو مەسەن بۆ نمونە لە دەفتەری ئەعمالی توان نووسراوە مزگەوتێکی دروست کردو تۆ لە هەموو ژیان تا ئەوەنە مادە پارەت نەبووە مزگەوتە دروستکە خوای گەورە فەرمێ بیستیغفاری وەلەدیکە لەک بەو داوای لێخۆشبوونانەی باوک و دایکە بۆ تۆ ئەو مناڵە کردوویەتی خوای گەورە هەمووی قسەوەسە دەفتەری حەسەنات جا لەسەر قسەکەی جەنابەت بەڕاستی مامۆساکارە ساتە کاتێک کە باوکێک یا دایکێک ئیهمالەکرێ لەلایەن مناڵێکەوە من تەنەها ئەو ئامۆژگاریە خەمە بیری خۆم و خەمە بیری ئەو گەنج و لاوانە و ئەو کەسانی کە ئاوا ئیهمالن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی لا يدخل الجنة حق ئەو کەسەی ئەزیەتی دایک و باوکیان ناڕاتە باش خۆمە سوعبەت و گاڵتەکردن و شت نییەمە ئەوە بڕیاری قەتعیە یارە ناڕاتە باش تەنانەت لە حەدیثێکە خوای گەورە سوێنی خواردووە فەرمێ وەعیزەتی وەجەلالی سوێن بێ بە عیزەت و بە جەلال ئەوەی دایک و باوک لێی ڕازی نەبێ لێی ڕازی نابێ ئەمانە بڕاوەتەوە مامۆستا یعنی بەداخەوە یعنی کەسی وا هەیە یعنی هەڵە شاخێ بەڕووی دایکە هەڵە شاخێ بەڕووی باوکە قسەی ڕەدەکاتەوە بێزاری دەرەبڕێ بەرامبەری هێشتا خۆی ماوە تەماحی ماڵەکەیەتی ڕاست زانیوە چه ئازارێک گەێنێ بە گیانی و باوکە هێشتا خۆی ماوە باوکەکە بە حاڵ حەیات زیندووە چەنەچەنی دوو لە ڕووی جەناوتن و بینەران چەنەچەنی ماڵێتی لەگەڵێ یعنی ئەلە ئەساس تۆ مردووی حەق بەسەر ئەم ماڵەوە نەماوە ئیشی تۆ کۆتایی پێهاتۆوەرە ماڵەکەمان بەسەرا بەشکە لە کاتێکە ئەگەر ئێمە ئیماندارانە بڕوانین بۆ بابەتەکە ئەنتەوە مالیکە لی ئەبیک ئێمە خۆمان و ماڵەکەمانی باوکمانی نەک کە باوکمان ما بێ و ئاوا پەلامانی ماڵی لێبێ بۆیە ئەوەی کە لە ڕۆژگاری ئەمڕۆ زۆر شوێنە ئەیبینین بەڕاستی حەق نییە ئێمە ئاوا تەعامل لەگەڵ دایک و باوکمانە بکەین نە قورئان وامان پێڵێ و نە قورئان ڕازیە بەم شێوەیە و نە پێغەمبەری ئازیزیشمان صلی الله عليه وسلم بەم شێوە بۆم نەوعە ڕازیە ماوەسا ئەگەر ماوەسا نمونە هەیە بڵین حاڵەتی شاز هەیە طبعا ئەوەی واریدە ئەوەیە حەقی دایک و باوک ئەوەنە گەورەیە بەس حاڵەتیش هەیە بەس دەگمەنە دایکە دایکایەتی ناکات باوکە باوکایەتی ناکات ئەم مناڵانە مناڵەکە ساڵح جاری وا هەیە گیرودێ بەدەست باوکێکۆ کە باوکایەتی نەکردووە لە کاتێکە کە پیانسم ئاماژە بووە کە ئەفەرمێ هەتا تۆ لە ناونانەکەی جاری وهەیە ئاگار لێ بە زوڵم لە مناڵەکەت نەکەی ناونانێک چ ئەوەی کە حەقی بیتێ چ ئەوەی کە خۆشە بێت چ ئەوەی کە بە مناڵی خۆتی بزانی ئەم حاڵەتە چەند خەتەرە کە ئەگەر دایکی یا باوکی باوکایەتی نەکات عاقبەتی ئەو چی بەسەریەت کە ئەوەش بەشێک لە نەوەی ئیسەکە خراپ دەرەچی جاری وای علاقی بەوە شو هێمەوەسەڵات خۆی کاتێک کە بەرپرسیارەتەکە ئەخرێتە سەر ئێمە وەکو مناڵ کە باشمین لەگەڵ دایک و باوکمانە پێشەوەی بخرێتە سەر ئێمە خراوەت سەر باوک و دایک ئەبێ باوک و دایک ئاگایان لە خۆیان بێ باش ئەم مناڵە پەروەردەکەن خەلەلەکە بەشێکی لەوایە مامۆستا بەشێکی لەو مەسەلەی پەروەردایە بۆیە بێ باوک و دایکیش بە جوانی ئەو مناڵە پەروەردەکا بۆی ڕێزی لێ بگرێت لەگەڵتان قوربان بەڵام هەر چۆنێک بێ ئەو باوک و دایکە ئێمە هەر ئەبێ مادامە لەلایەن خواوە ڕێزیان لێگیراوە و لەلایەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕێزیان لێگیراوە ئێمە هەر نابێ بێ ڕێزیان بەرامبەر بکەین
هەر ئەبێ خاوەنی ڕێز من لامە لەوانەیە دایکەکە دایکاتی نەکرد بێ بۆ کچەکە یا بۆ کوڕەکەی لەوانەیە باوکەکە بە گوێرەی پێویست باوکایەتی بۆ کوڕەکە یا بۆ کچەکەی نەکرد بێ بەڵام ئەوەمان لە یاد نەچێ ئێمە ئەوان لە پاشخوا ئەوان سەبەبی هاتنە دنیای ئێمە هەر هیچ مافێکیان لەسەر ئێمە نەبێ ئەو مافیان هەیە بۆیە بەڕاستی مامۆسایانی من زۆر جار بیر لە ژیاننامەی پیاوێکی گەورە و مەزنەکەمەوە کە حەق وایە برا ئازیزەکانم خوشکە بەڕێزەکانم یعنی هەمومان بەگشتی یعنی بچینە خزمەتی ژیانی ئەم پیاوە گەورەیە کە ئەویش پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم پێغەمبەر نەبینیوە ئەویش پێغەمبەری خوای نەبینیوە بەس پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی ئەم پیاوەی کردو کە ناوی وەیسە هەموو مواسەفاتەکانی باس کردو پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەم پیاوە ئاوایە یعنی ئێستا من ئەڵێم ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە هەر سوچێک قوشمێکی ئەم سەرزەویا بووایە وازانم بە هەرچی وەسائلی دنیا هەیە خۆم پێگەیات جەنابی شەروە بیرەکەیت بۆی ئەو خۆشەویستە ببینم بەڵام سیرکە چاکە لەگەڵ دایکە ئەم پیاوەی وابەستە کرد نەچێ پێغەمبەر ببینێ سڵ بەڵام ئەو چاکەی لەگەڵ دایکیا چی پێکرد چۆن بەزی کردەوە ئەوەنەی بەس کردوێتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەسەری فەرموویەتی لو أقسم على الله لأبر حەرچیەک بڵێ یعنی سوێن بخوا لەسەر خوان گەورە نایڵێ سوێنەکەی بکەوێت یعنی بڵێ خوایە بیبارێنە ئەیبارێنێ بڵێ خوایە بیوەستێنە ئەیوەستێنێ تەنها بە چاکەکردن لەگەڵ دایک هەر بەوە ناماوەسا بۆ خۆی فەرمیێتی بە سەحابەکان بە ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلی بگەڕێن بە دوای ئەم پیاوە داوای دوعای لێ بکەن واللهی زۆر گەورەیە مامۆستان دەستان خۆش بێ ئینشاءالله درێژە بە باسی لە چیوە لە چاکە بۆ بابەتە دەین ئێستا دەرفەتە دەینەوە بە کاک دانیار بۆی بە ئەوازە شیرینەکەی چەنایەتێکی دیکە لە قورئانی پیرۆزمان بۆ بەخێر أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان خلق الإنسان من صلصال كالفخار وخلق الجان من مارج من نار فبأي آلاء ربكما تكذبان رب المشرقين ورب المغربين
فبأي آلاء ربكما تكذبان مرج البحرين يلتقيان بينهما برزخ لا يبغيان فبأي آلاء ربكما تكذبان صدق الله العظيم. يا ربي خۆش زایی بە خێر باتە ماوەسا عەباس زۆر جار ماوەسا ئێمە تەقلید دەکەین ینی زۆر جار من بیرمێت بە ڕەحمەت بێ دایکم و باوکم هەروان نمونەی ئەوان بێنمە بۆ خۆم چی شتێکیان کرد بێ لە ژیانیانە سەیرەکەی منیش ئەمێ وا بکەم چۆن ڕەحمی ئەوانم بینیوە بەرامبەر بە خۆم بە بەرامبەر بە خوشک و براکانم منیش ئێستا هەمان شتەکەم بۆ مناڵەکانی خۆم چەند زەرورە ماوەسا ئێمە بۆ ئەژردانەوەی یاخود بۆ چۆن ڕێزگرتن لەو مافە گەوری کە دایک و باوکێتی جەناب باسی وەفاتێ کرد ئێستا کەسی دایکم کەسی باوکم ڕەفیقەکانیان تەنانەت ئێمە دڵمان ساکرێتەوە بۆی کە ڕەفیقی باوکم بووە هەرچی سەردانیەکەی زۆر دڵە پێی خۆشە دۆستێکی باوکە بووە هی خزمێکی نزیکی دایکە بووە چەند زەرورە ئێمە لاکردنەوەمان بەلای دۆست و ڕەفیق و کەسوکاری باوک و دایکمانە هەبێت کە وفاتیان کردو و چەنە خێرمان دەسەکرێت وەک عەزم کردی مافی دایک و باوک تەنها لە حاڵی حیاتیانە لە دنیای لەسەر ئێمە تەواو نابن یعنی دوای وەفاتی ئەوانیش کۆمەڵێ مافیان هەیە یەکێک لە مافەکانیانەوەیە کە ئەو کەسانەی کە بەهۆی ئەوانەوە گەن بە ئێمە بەسەریان کەینەوە مەسەن بۆ نمونە مامم خزمەکانی باوکم خزمەکانی دایکم بەسەرکردنەوەی ئەوان ئەوەیەکێکە لە مافی ئەو دایک و باوکە لە دوای مردنیان لەسەر ئێمە جا ئەوەیەکێکە لەو نقطانە خاڵێکی تیژ هەر پێم خۆشە ئاماژەی پێ بکەم فەرمودەیەکی شیرینی پێغەمبەری خۆی صلی الله علیه و سلم یەکێک لە هاوڵانێتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ قوربان گوناهێکم کردووە چی بکەم باشە بۆی خوای گەورە گوناهەکەم بسڕێتەوە فەرمووی دایکت ماوە فەرمووی نەخێر فەرمووی ئەی خوشکی دایکت ماوە خالت ماوە وتی بەڵێ وتی دەبچۆ چاک بە لەگەڵیان چاک بە لەگەڵ یا بۆی خوای گەورە گوناهەکە بسڕێتەوە جا بەڕاستی مامۆستا حەزم کردی ئەجری دایک و باوک لە دوای مردنیشیان لە گەردنی ئێمە هەرباس مامۆستای بەڕێز کاتێک ئێمە ئامۆژگاری مناڵەکانەکەین لەڵێن جەناب ئامۆژگاریانەکەڵین چاک بە لەگەڵ دایک و ئەم چاکە چی دەگرێتەوە ئەگەر پەنجیان بخەینە سەر و بڵێ خاڵ بخەینە سەر پیتەکان بۆی مناڵێک بزانێت چۆن چاک بێت لەگەڵ دایک و باوک لە دنیاە بۆ منەکە لە ژیانایە چۆن چاک بێت ئەو لە ژیانیان نییە مەسەرەن جەنابەت هەندێک ئاماژت پێدا بەڵام تا ماوە و لە گەنجە لە ئەختیارە لە بەتەمەنە لە ساغیایە لە نەخۆشیایە چۆن چاک بین ئەگەر ئەو پێنجپایی کە خوای گەورە لە قورئانە دیاری کردووە ئێمە ئەو پێنجپایە جێبەجێکەین معنای زۆر چاکین لەگەڵ دایک و باوکە بە هیچ شێوازێک بە زبان ئەزیەتیان نەی ئیتر قسەکردن بەرامبەریان بێ قسە ڕەتکردنەوەیان بێ دڵشکاندنیان بێ بەهۆی قسەوە یاخوا نەخواستە دەستبرسکردنەوە بێ یان مەسەلەن بەوە بێ کە لەگەڵیانە باش هەڵنەسین و دانەنیشین ئەگەر لەسەرم خاڵە درفەتێکم بێتێ ڕاوەستین بەس هەندێک کات مناڵ ڕوبەڕووی دایکێ بێتەوە یا باوکێ بێتەوە لێ تۆ نازانی تۆ ئەم سەردەمەت نەبینیوە تۆ لەشتی ئەم سەردەمە مەسەلە نازانی تێناگەی ئەمە چۆن ئەو جۆرێکە لە دڵشکاندنی جۆرێکە لە نائومێدکردنی ئەو باوکە لە ژیان جۆرێکە لە نائومێدکردنی ئەو دایکە لە ژیان مامۆستا من لە یەکێ لە کەناڵەکانەوە باوکێک جاری وهەیە چاکە لەگەڵ دایک و باوکە هەرەوە نییە قسەی مەسەن حازر بێ و قسەی لەگەڵا بکەیت ئەو بە تەمای یەک تەلەفۆنی تۆیە مۆبایلێکی توێ سەوتێکی توێ تەلەفۆنێکی لەگەڵا بکەیت ڕاستەوە دەبعاً کاتێک کە مناڵ لە ماڵ دەرەچێت زۆر گوێ بەوە نادا کە دایکێک یا باوکێک بیری لایەتی جاری وایە 2 ساعت 3 ساعت 4 ساعت ئەمە نەش بەستراوە بە تەمەنێکەوە مامۆستا بڵێ مناڵە گەورە لە 6 ساڵیە گەورە. جا پیاوێک لە خانەی بابێژین بە ساڵات چوانە بوو
ئەو کەسێک کە مقابلەکەیە کرد پرسیاری لێ کردوتی حەزەکەی چی بکەیت یعنی جوانترین دیاری بۆ تۆ چی بێ باش وتی وەڵای جوانترین دیاریەوە بۆ من کوڕەکەم تەلەفۆنێکم لەگەڵا بکە بەس گوێم لە دەنگی بی شەرت نییە مامۆستا هەر بڵێن مەسەرەن پڵاو گۆشتی بۆ بەری تۆ و خزمەتی بکەیت و ئەمان ڕفاقەتی بکە ڕفاقەتی لەگەڵ خۆتا بیگەڕ باوکە ئەچێتە ناو ساڵەوە دایک ئەچێتە ناو ساڵەوە توانای ئەوەی نییە ناکرێت لە ماڵی ئەمە گۆشە گیریان بکەین لەگەڵ خۆتا بیگەڕ لێ مەکە هەل لە دنیا هەز بە مردنی خۆی بکە وای لێ نەکەین ئێمە هەل لە دنیاە هەز بەوە بکە یعنی ئاواتی مەرگ بخوازی یعنی چەند خۆشە ئێمە ناو بەناو سەردانی کەین لە خزمەت یابین تحملی لەگەڵا بکەین یعنی قسەی لەگەڵا بکەین ئەزانی ڕۆژی یعنی ئەو لە تەمەنێکە دایک و باوک بە هەموو شکۆی خۆیەوە مەسەلەن ئەمر و نەهی لە ماڵا کردووە تەبان ئینشاڵڵا هەمویان لەسەر سەوابەوەکەن زۆر کارە ساتە کاتێک کە ئەگەر لە تەمەنێک وەکو مامۆستا فەرمووی تۆ حسێب بۆ قسەی نەکەی ڕاوێژی پێ نەکەی حتا ئەگەر مصیبیش نەبێت بەڵێ مامۆستا عەباس من حەزەکەم مامۆستا مەلا ئەحمەدی ڕۆژبەیانی جنابیان کە زۆر ژیاوە لە کەلارە لە منتقی خۆیانە لە سلێمانیە لە ناوچەکانی کوردستانە بۆ فەقێتی زۆر گەڕاوی ئەگەر شتێکی بیر بێ مامۆستا چیرۆک زۆر لە زیهنی خەڵکە ئەمێنێتەوە لەسەر باوکێکی زۆر باوک بەڕاستی بە قابلیەت ڕۆڵەیەکی زۆر وەفادار بەرامبەر بە دایک و باوکی نمونەی لادەکانمان زۆری تایە کە چەند سەمقوتاعیان بۆ دایک و باوکیان هەبوو چەند ڕێزیان لێگرتوون تەنانەت من یەک نمونە باسەکەم تا جەناب بشکم شتێکە بیر بکەوێتەوە ئینشاءڵڵا مامۆستا عەباس ڕەفیقێکمان هەبوو ئێمە لە خەسخانی MSF هەبوو لە سێسایق کارمانە کرد ئیشمانە کرد خەسخانێکی ئەژنەبی بۆ ئەوروپی بوو کوڕێکمان لەگەڵا بوو یادی بە خێر جارێ تیژ گێڕامەوە باسم کردووە کاک نەشبەدینی ناوبوو ئێستا لە ئەوروپایە کاک نەشبەدین ڕۆژێک وتی ئەچم ژنیە هێنا لە دەربەنی خان لە لادەکەی خۆیان وتی من ئاڕۆمە و کۆمەڵێک لەو دکتۆر وشتانە ئەژنەبەکانیشی داوەت کرد یەکێکیان دکتۆریەکی هۆڵەندی وازان بەلجیکی بوو هێڵدای ناو دکتۆرە هێڵدا ئەویشی داوەت کرد دوایی کە هاتەوە قسەی کرد زۆری پێسیر بوو شتێکی زۆر جوانی وت وتی من کە نەشبەدین داوەتی کردم یەکێک لەو شتانی زۆر سەرسوڕهێنەر بوو لە لای من ئەوە بوو کە نەنکێکم بینی ئافرەتێکم بینی لە سەروی هەموو مەجلیسەکەەوە ئەو شاییەوە دانرا بوو لەسەر بەرماڵێک بینیم خەڵک زۆرەش و دەستیان ماچە کرد سەریان ماچە کرد ئەویش ڕێزە ئیتر هەمووی لە دەوری ئەو کۆبوو قسەیان لەگەڵا کرد قسەی سوعبەتی بۆ ئەکردن دوایی پرسیم نەجبەدینەمە کێوت ئێمە نەنکمانە ئەتر ئاوا ئێمە ڕێزی لێگرین وتی ئەمە لە هەموو ئەوروپا نەماوە ئەم ئەخلاقە جوانە کە ئیسلام فێری کردوون دەسی پێوە بگرن زۆر سەرنجی ڕاکێشان ئەو قسەی ئەوم بیرماوە ماوەسا ئێمە لە لادەکانمانە نەنکێک باپیرەیەک چەند ڕێزی هەیە بەهۆی ئەو مافۆیە کە دایک و باوک بەڕاستی ئەپارێزێت وڵاهی نمونە زۆر و بەسەرها زۆرە بەس من بەسەرهاتی کەسێکم لایە باوکی نەخۆش دەبێ ماوەیەکی زۆر با بڵێن یادۆشتی پێەکەوە الحەمدولیلا ڕێزێکی زۆریشی لێگرێەوەی کە ئێمە ئاگادار بووین بەس خۆی باسی کەوتی چەند ڕۆژێک پێشەوەی باوکم وفاتکە باوکم ینی باوکەکە وتێتی بە کوڕەکەی خۆی توێتی کوڕم وەڵاهی لە ژیانی خۆمە ئەسیەت و ئازاری زۆری تۆمداوە بەهۆی عیادە و خەسەخانە و دکتۆر و ئەمانەوە حەزەکەم دەسەکانی ماچکە ئیتر ئەو کوڕاوە جاجار ئەگەڕێت وەڵێ مامۆستا شتێکە لەبەر چاوم هەچی ئەەکەم لەبەر چاوم ون نابێ ئەم باوکە یعنی ئێوە دەسی من ماچکە زۆر نمونونەکان مامۆستاکیان بەڵام بەخوا ئەوەی کە زۆر زۆر گرنگە و یعنی ئێستا مەسەرەن خەڵکێ بە جۆرێک لە جۆرەکان عیبادەت ئەکا مەسەرەن ئەچێ بۆ عەمرە ئەچێ بۆ ئەملا ئەچێ بۆ ئەولا مەسەرەن شتەکات بەڵام لەم لاوە بەهەشت لەوایە لە خزمەتکردنی دایک و باوکەکایە یعنی لێوە بەهەشتەکە دەسەکەی بەڕاستی ئینسانیش ئەگەر خزمەتی دایک و باوکی بکە هەر لە دنیاشە عەزیزە بێ لە قیامەتیشە خوا بە عیزەت بۆی لە دەرفەتی کۆتایی سوودوەریگرین جەنابی مامۆستا ئەگەر پەیامی کۆتاییت هەبێ بۆ
نەوجەوانان مناڵەکان چزانم دروستکردنی هەستێک یان تێگەیاندنی منداڵێک نەوجوانێک بڵێ کاکە دەرفەتە فرسەتە فرسەتی عمرەوەکو چۆن ڕەمەزان فرسەتی عمرە بەڕاستی ئەو تەمەنش فرسەتی عمرە تۆ بتوانانی کەمێک لە چاکی دایک و باوک بیتەوە وەسیلا دروستکەی هەندێک جار ئینسان تێناگات تا خۆی بێتە دایک و باوک بەداخۆ بەڵام دەستی دەرچووە پەیامێک بدەی بە بینەرەکان هەندێک جاریش لێ تێ ناگەین تا لە دەستمان دەرەچن ڕاست من لێرەوە داواکەم لە خوای گەورە بەناوە جوانەکانی بە سیفاتی بەزی لە گوناهی دایک و باوکی هەموو لایەکمان خۆش بێت من باوکم بە ڕەحمەتی خوا چوە لەگەڵ من دوی حەزری خوای گەورە لێ خۆش بێ خوا لە گوناهی هەموو دایک و باوکان خۆش بێ یعنی ئاوا تەخوازم یعنی بتوانم چاکەیەکی لەگەڵا بکەم بەڵام تازە ئەو دەرگام لێ داخراوە جا کۆتایی قسەکانم بەمەیە مەجووری شێخی بەسری ئەو کاتێک کە دایکی وەفاتی کرد زۆر گریا بەسەر دایکە زۆر ئەوەنە گریا بووەچی جێی تێبینی ئەو خەڵکە کە لەوێ بوو یعنی بووە جێی تێبینیان وتیان ئەم پیاوەکی ئەوە گەورەیە و زانایەکی ئەوە گەورەیە و ئێستا بۆ مەسەن ئەوە بێتاقەتە بۆ لە دەزانی دایکی وتیان قوربان تۆ بۆ نەبێتاقەتی وتی ئاخر دەرگایەک لە دەرگاکانی بەهەشتم لێ داخرا مامۆسای بەڕێز ئەگەر ئێمە دایک و باوک وەکو دەرگای بەهەشت تەماشاکەین ڕێزیان لێکرین بڵێ یعنی بەوە بڕوانە دایک دەرگایەکە باوک دەرگایەکە بە لە دەستزانی یەکێک لەوانە دەرگایەک لەسەر داخری دەرفەتێکی لە دەست دەرفەتێکی گەورە جارێکی تر بە هیچ شێوەی دەست ناکەوێتەوە جا بۆیە من لێرەوە ئەڵێم بەو برا خۆشەویستانە و بۆ خوشکە بە ڕێزانی کە دایک و باوکیان ماوە ڕەجاتان لێکەم و تکاتان لێکەم و داواتان لێکەم چاک بن لەگەڵیانە ئەگەر بەهەشت دەوێت چاک بە لەگەڵ خۆزاباتەوە مامۆسای بەڕێز وڵاجا ئێمە دەرفەتێکمان ڕوو لە کۆتاییە و لە دوا دەرفەتی شا داگدانیار هەندێک لە ئاەتەکانی قورآنی پیرۆزمان بدەنگە جوانەکەی بۆ بخوێنە خزمەتانە بەئیزنی خوا. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم لله ما في السماوات وما في الأرض وإن تبدوا ما في أنفسكم أو تخفوه يحاسبكم به الله فيغفر لمن يشاء ويعذب من يشاء والله على كل شيء قدير آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير لا يكلف الله نفسا إلا وسعها لها ما كسبت وعليها ما اكتسبت ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين صدق الله العظيم
خی گەورە پاداشتی خێرە باتەوە سلامەتانکە ئینشاءالله لەگەڵێ لەسەر خێر جارشتر سپاسی بەڕێز مامۆستا ئەحمەد ڕۆژبەیانیەکەی کە تەشریفیانیان ناو بەخشە شیرینەکانی مەجلیسەکەمان یاوەدان کردەوە هەروەها بەڕێز کاک دانیار محەممەد بە ئاوازە خۆشەکەی خی گەورە بەرەکەت بخاتە تەمەتانەوە زۆر سپاسانەکەم لە خزمەتان و خاستن سلامەت بینەرە بەڕێز و خۆشەویستەکان پاش ناو بڕێک بەردەوام لەگەڵتانە بێنینەوە. بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان لە کۆتایی بەرنامەکە نزیک بینێتەوە لە ئێوارەی ڕەمەزان نزیک بووینەتەوە لە پاداشتە گەورەکە نزیک بووینەتەوە لە دوعا و نزاکانی کاک شێخ کە زۆر بە جوانی ئەدایانەکان نزیک بووینەتەوە خی گەورە لە هەمومانی وەرگێ کاک شێف نەریبان ژەن شەکەمان بەکوێ گەیشتەوە وازانم من زەڵاتەیەکم پێ ئامادە ناکرا بە 2 ساعتەوە کردوتە بە دوان ئەرڵا تاکەوە میوە ئەوان ڕازانەوەتەوە ئەو شان زەڵاتەیەەکە ئەماڵی فلکەیەکی هەر زۆر جوانە زانی زۆر تۆ سا ڕازانەوەی بۆ نەکەی کاک شەکە سا لەم ڕۆیە بەڕحەقەت تۆ چاو ئیشەکاری جاریوە حەزل لە ئەمشتانە مەسەرەن ڕازانەوەیکی بۆکە ئەمە ئەبێتە مەسەرەن وەکاری ئەوەی تێربیانی ڕاستە ئەم زەڵاتە ئەم زەڵاتە چیان جیاوازە چیان جیاوازە کارمەسەجان ئەو زەڵاتە ئەمە زەڵاتنی ئەمان میوەیە ئەمە میوەی زەڵاتەی میوە ئەمە زەڵاتی میوە هەموو ڕزانەوە ینی بۆ جوانی ئەمە ئەوان زەڵاتی ئشتیهاتە کردێتەوە ئەمە لە سەلاجی هەمومانە هەیە ئەوەی لێ ناکرێت یعنی من مەبەستم ئەمەیە بەس کەسێکی دیاریکراو نییە یا ماڵی ئەمە یا ماڵی کاک خانمە بە ڕێزەکان فەیتاگەشمان حەزرە پیاوە بە ڕێزەکان خۆیان نەتوانن بەڕاستی ئەمە بۆ ڕازانەوەی سفرەکەیان ئەنجام بدە بەس ما سەعابەسە تۆ ئەم هەموو سەعاتەی ڕازینی تۆ دوژەی خۆی تێکەچێ ینی ئەیچی سێری بکەین ینی ڕاستیانەوە حیفەتێکی بیت اینجا ژنیش لە ماڵەوە ئەمە دیفاع لە ژن بکەینەوەسا بە تایبەتی لە ڕەمەزانە زۆر سەری خاڵە بەخ ینی فرێ ئەوە ناکرێت ئەوە هەر مناڵتا ئەم لای چاکە ئەو لای لێ تێکات بەخۆی مناڵەکە بەدەمەوە بوونی پێویستە ئەوە هەر بە شێف نەریمانەکرێت کەس دەسی ناگرێت لێرە ئەڵا کاشێک شوانی لە ماڵی شەوە ڕازانەوە توانی بکەیت بەڵام چییە تۆ ئەگەر لە بەرنمەیە کابیت بەڕاستی تۆ مەفروزدە هەر کەسێ بێت جوانکاری بکە بۆ خواردنەکانی یان داهێنانی تازە بکاتیان بەس بەخواکە ئەمە زۆر زەحمەتە زۆرسە ماڵەوە بڵێ شتێکی ئەومان بۆ مامەسە ئابازەتوانی یانی زۆر ئاسانەوە 2 ساعت خۆتی پێوە خەریکە بۆ تۆ ئاسانەکە کاکە من بەیانی تا ئێوەرە بە من ناکرێەوە بەڕاستی ماوە سەعباستۆیت نازانم کاگاریان ناتوانێت ئەوە بکە کاگاریان ناتوانێت کاگاریان هەزی لەم زۆر شتانە هەیە بۆ ئەوانە بەدان ئەو گوڵشتان بۆ خواردن زۆر بەس بۆ دروستکردن بۆ دروستکردن کاگاریان بڕۆ ناکەم بزانێت کاگەرە زیاتر حەزی لە غەضەبە و بەرزایی دوێنێ ئێوارە خواردنەکەی هین نەبووە چی نەبووە نازانم لێرە نەبووە بزانم ئەو لێرە نەبوو لێرە نەبوو لێرە نەبوو لەوانەیە لە دوورەوە بینی بەتی زۆر جار کۆمنتەکە لە فەیسبوک نامەم بۆ نێرێ ئەڵێ ئەوە چییە چی کردووە بەشی من نەماوەڵێ زۆر باشە ئێستا ئەجارێکتر ئەمەمان بۆ بڵێرەوە بۆ ئەوی کە نەیبیستووە نەیبینیوە باشە معلوماتێک وەرگێ ئەمە فاهیتایەکی مریشکە وتمان خواردنیشی غەربیە ئەمە توانی بە فڕن بیکەیت هەم ئەتوانی لە تاوا سووری کەیتەوە لەوێ ئمڕۆ لەسەر داواکاری مامۆستا عەباس بە فڕن کرد دکتۆرەخانیش وتی بە فڕنتەن باشە جا من هیوادارم تۆش و خانمە بە ڕێزەکانیش ئەگەر کارەبا هەبوو بە فڕن مامۆستا ئەگەر ملاحەزەی ئەوە کردووە من لە هەموو بەرنامەکانە شتی فڕم کردووە شتی سوورۆکردم نەکردو تا ئێستا زۆر باش ئەو مریشکە چیت لەگەڵا بەکارێ ئەو مریشکە وتمان ئۆریگانۆی تیا مامۆستا گیان هەروە بێتەوە پەتاتەیە قارچکە بیبەری ئەلوانە لەگەڵ پیازە زۆر باشە تەواو بڵێ ئەم شێوازێ سوبەکە سوبی کولەکەیە وتمان کولەکەیە لەگەڵ پیازە لە میکسەریت و تۆزێت داوە دەرمانی بۆ زیاکەیت
زۆر باش سەڵاتەکانیش زەڵاتەکانەوە ئەرمەنیە و ئەمش ماشەڵا شتێکی زۆر ناوازە و بە شتێکی کەم و جوان سفرەیەکی ناوازە و طبعاً ئەم بەرنامەیە بۆ ئەم خوانە بە سپۆنسەری ئەم نەخۆشخانەی بەخشین هەمیش کۆمپانیای دۆلفینسی بۆ بەرەمە خۆراکیەکان سوپاسیانەکەین کاک شێخ ئەگەر قسەیەکت نەما بێتەوە من بشم بەلای دوعاکان بۆ ئینشەڵڵا تەشریف بەرە بۆ شوێنی نزا و دوعاکان و لەباتی ئێمەش ڕووی لە خۆی پەروەردگار ئەوەی لە ناخی دڵی خۆمانایە و خەڵکایە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا خۆوەری بگرێ لێمان ئینشاءڵڵا فەرمووین کاک شێف ژان ئەمە بە کورتی ئەگەر 1-2 ساعت خەری بێتوانی ئامادەیکەی ئاسانیە ئاسان من بەڵێ ئاسانە ئێمە 2 ساعت دەستمان پێکرد بەڵێ 2 ساعت دەستمان پێکرد هێشتا 2 ساعتەکە 3-4 دقەی ماوە بەتەکی دووە ئەمە ئێستا ئەمە بۆ شتان دەمەکە حەزر ێستا بەس زەڵاتەکە تۆزێت تەخیرتەکە ڕازانەوە ئەکاری تۆ ڕازانەوە ئێرە ئەوە تەمەشاگی زۆرە خانێت لەڵسا 1 و 2 نووسیان و 4 ئینشاءڵڵا بەخێر و خۆشی هەم بینەرە بە ڕێزەکان هەمیش ئێوە هەمیش هاوکارانمان دەستیان خۆش بێ دەستیم لە خۆش بێ لە ساقیەکی باش بەکاری بێنن بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان ئێمە دەچینە لای کۆتا بڕگەی بەرنامەکەمان کۆتا بەرگە بریتە لە دوعا و نزاکان کە کاک شێخ فاتح بە زمانێکی پاراوە ئەنجامیانەدا کۆتایی بەرنامەکەمانە هێنین سپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست کە تا ئێستا لەگەڵمان ئامانەوە وای گەورە بە عیبادەت بۆی لە قەڵەمدا بن وای گەورە ڕۆژوو عیبادەتی لێوەرگرت بن ئامینیش لەگەڵ کاک شێخ بکەن بۆ دوعاکانیان سپاس بۆ کاک شێخ نەریمان بۆ کاک ئاریان و هاوکارەکانیەوە دەستیان خۆش بێ بەرنامێکی جوانیان ئەدا کرد بۆ میوانەوە ڕێزەکان دنیایەک سپاس تا بەی گەیشتنەوەیکی تر هەموو لایەکتان بەخوا ئاسپێرین بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي اللهم ثبت قلوبنا على دينك اللهم ثبت قلوبنا على دينك اللهم ثبت قلوبنا على دينك اللهم ارزقنا الإخلاص اللهم ارزقنا الإخلاص اللهم ارزقنا الإخلاص يا ربي خواي جان عفو من كو هداية من بدو دامزراء من بكا یارمەتی و کۆمەکی خۆتمان لێ مەبڕە هەروکو چۆن ئێستا بارانی پڕ ڕەحمەتی تۆ ئەبارێ بەسەرە وڵاتەمانە ئاواش بارانی مەرحەمەت و میهرەبانی و لێخۆشبوونت ببارێ بەسەرمانە و گوناهە زۆرەکانمان بسڕێتەوە یا ڕەب یا ڕەبی خوای گیان لە گوناهەکانمان خۆش بە لە غەفڵەت و بێئاگاییەکانمان خۆش بە لە سەعاتە زۆر و زەبەندەکانی ئەم تاریخ و مێژوەی ژیانمان خۆش بە کە بە هیچ و بە گوناه و بە غەفڵەت بەسەرمان برد ئەو کەم عیبادەت و تەقوا و زیکرەی هەبوو بێتمان بەو هەموو نوقسانی کە تایە بۆ یا ڕەبی لێمانی وەربگرە یا ڕەبی نوێژەکانمان ساغ بکەرەوە و پاکی بکەرەوە لەو هەموو خەڵتە و خەیاڵ ڕۆشتن و پەلەپەلکردن و دووریەی کە لە تۆیە بۆ تۆمان کردووە یا ڕەب العالەمین بەڵام پڕ بووە لەم هەموو خەڵتەیە یا ڕەبی بە مەرحەمەتی خۆت پاکی بکەرەوە بە نوێژێکی ساغوەری بگرە بۆ ڕۆژی قیامەت نوێژەکانمان ڕۆژوەکانمان عیبادەت و حەج و زەکات و هەموو خێر و خێراتێکمان ئیلاهە العالەمین بکەیتە مایەی خێری ڕۆژی قیامەت نەک مایەی نەکبەت و نیقمەت و خراپە یا ڕەب ئیخلاسمان پێ ببەخشە لە هەموو کار و کردەوەیەکمانە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای گیان لەو نەوە و مناڵانە بوو بین یا ئیلاهە العالەمین
کە حەقی دایک و باوکمان ناوە و حەقی دایک و باوکمان بەسەرەوە نەمابێ ئیلاهە العالەمین شکاتکەری ڕۆژی قیامەت نەبن بەسەرمانەوە بەڵکو شەفاعەتکەرمان بن یا رب یا رب یا رب العالمین یا ربی خوایەکیان ئەو دایک و باوکانەمان کە وەفاتیان کردووە لێیان خۆش بە دەرەجاتیان بەرز کەرەوە لە بەهەشتە بەرینەکەی خۆتا ئەگەر ناڕەحەتی و سەغڵەتیەکی بەرزەخیان هەیە لەسەریان لابەرە یا ربی خوایە دڵخۆشیان کە بە عیبادەت و بە ڕۆژوو بە نوێژ و بە تاعەتەکانی ئێمە و پەیتا پەیتا ئەجری ئەم عیبادەتانە یا رب العالمین ئەگەر لەبەر ئەجری دایک و باوکایەتیش بۆ لە ئێمەی وەرگرە تا بەشی ئەوانیش بکات و بەوانیش بگا یا رب یا رب یا رب یا رب العالمین تەوفیقمان بە و هیدایەتمان بە دوعای سرجەم ئیمانداران و مسلمانان قبول بفەرموو بە تایبەتی ئەوانەی لەم بەرنامە ڕاستە و خۆیان ئێستا حەڵقەیەکی زیکریان دروست کردووە و دەستەکانیان بەرز کردوتەوە و دڵیان پڕە لە دوعا و ئامین بۆ ئەم دوعایانە ئەکەن یا رب العالمین دوعاکانی ئەوانیش گیرا بکە یەک بە یەکی سەغڵەتی و ناڕەحەتی و نەخۆشی و ناخۆشی ناوژیانیان هەڵبگرە عاقبەت خێریان بکە دامەزراویان بکە سفرەی مادی و سفرەی ڕزق و ڕۆزیان زۆر زۆر فراوان بکە ڕزقە معنەویەکانیان ئیلاهە العالەمین بێکۆتا فراوان بکە یا ربی خوایە عاقبەت خێری و ساغی لە دینداری و ئیمان بە ئێمە و ئەوان و سرجەم ئیمانداران و مسلمانان ببەخشە مناڵ و نەوە و خێزان و نەوەی نەوەکانمان ساڵح و دیندار و عاقبەت خێر و محفوظ بکە یا رب سرجەم مسلمانان محفوظ بکە بە تایبەتی ئەوانەی کە داوای دوعای خێران کردو دوعاکانیان گیرا بکە ئەوانەی یا رب العالمین نەخۆشی درێژخایەنیان هەیە شیفایان بۆ بنێرە سەبریان پێ ببەخشە ئازار و مەینەتیەکانیان کەم بکەرەوە یا ربی دڵدانەوەیان زیاد بکە لەلایەن کەس و کاریانەوە یا ربی خوایە ئەوانەی دڵنەوایی نەخۆشەکانەکەن ئیلاهە العالەمین ئەجریان نەفەوتێت ئەوانەی لە ماڵێکە نەخۆشیان هەیە خوایەکیان مەلائیکەتی تۆ لەو ماڵەیە ئامین بۆ هەموو دوعاکانیان بکە یا رب العالمین ئەگەر خۆیان نازان دوعا بکەن ئیلاهە العالەمین کۆمەڵێ فریشتە بنێرە کە دوعایان بۆ بکە خۆتە زانی احتیاجەکانیان چییە و دوعا و پاڕانەوەی ئەو ماڵانە گیرا بکە ناڕەحەتەکانیان لەسەر لابەرە ئەگەر غافڵن ئیلاهە العالەمین غەفڵەتیان مەهێڵە و یا ربی خوایەکیان لە بازنەی ئیمان و دینداری بەرزا بیان ژێنە و بیان مرێنە یا رب یا ربی عاقبەت خێریمان بەنەسیب بکە وڵاتەکەمان لە هەموو شەڕ و ئاژا و موسیبەتێ بپارێزە ئەوانەی تاوسەرگیریان نەکردو بە کەسی باشیان بگەێنە ئیلاهە العالەمین یا ربی خوایەکیان هەر خێزانێ هەر موشکیلە و ناڕەحەتیەکی هەیە موشکیلەکانیان مەهێڵە ئیلاهە العالەمین هەر ژن و پیاوێ شەڕ و موشکیلە لە ماڵەکەیانایە خوایەکیان ئاشتیان کەرەوە بە یەکەوە ئاشتی بخەرە ناو ماڵەکان دڵی مناڵەکان خۆش بکە یا رب هەر خۆت ئولفەتەکان دروسەکەی لە بینی ژن و پیاوە زیادی بکە ئیلاهە العالەمین یا ربی خوایە سفرەی مسلمانان قەرەباڵغ بکە بە نیعمەتەکانت یا ربی خوایەکیان ئەم بێتاقەتی و ناڕەحەتی لە کوردستان و لە عێراق و لە ناوچەکەمانە هەیە مەیهێڵە یا ربی شەڕ و ئاژاوە هەرگیز ڕوو لە وڵاتەمان نەکا یا ربی خوای ڕزق و ڕۆزی خەڵکی زیاد بکە ئیلاهە العالەمین یا ربی خوایەکیان دڵمان خۆشکە بە نیعمەتەکانی خۆت لەسەروی هەموو نیعمەتەکانتەوە بە نیعمەتی ئیمانداریەکی ساغ و پاک یا ربی خوایە هەرچی مسلمانە هەر دوعایەکی هەیە زۆرن ئەو خوشک و برایانەی کە داوای دوعای مناڵیان کردووە مناڵی ساڵحیان پێ ببەخشە ئەگەر لە قەدەری خۆتە ئەیزانی یا رب العالمین کە تۆ زانای بە هەموو شتێک و علمی محیطت هەیە و زانا و علام الغیوبیت و ئەزانی کە مناڵێک نایبەخشی بە ماڵێک یا ربی خێری بۆ ئەو ماڵەتیایە دڵنەوەیان کە و حکمەتەکانی ئەو نەدان و ئەو نەبەخشینە یا ربی بخەرە دڵیان بیان خەرە سەر ئیش و کارێک کە زیاتر تەفەڕوغ بۆ عیبادەت و دینداری بکەن یا ربی خوایەکیان هەست بەوە بکەن کە خوای گەورەشتێکی پێ نەبەخشیون تا بشنە سەر ئیشێکی گەورەتر خێرێکی گەورەتر عیبادەتێکی زۆرتر کە مناڵ دەستیان نەگرێ و تا پلەی بەرزی فیردەوسی ئەعلا و مناڵی معنەوی زۆری قیامەتیان دەستگیر ببێت ئیلاهە العالەمین ئەو قەناعەت و ئەو دڵ و ئەو ئیمان و ئەو ڕاسخیە لە عیبادەتیان پێ ببەخشە ئیلاهە العالەمین
یا ڕەبی خوایە دوعاکان زۆر زۆرن احتیاجێتەکانمان زۆر زۆرن هەموو لەحظێ ئێمە هەژاری بەردەرگانەی تۆین یا ڕەبی هەژاریمان مەهێڵە هەموو هەژاریەکانماندا بین کراوە هەموو لەحظێ سوپاس بۆ تۆ لەسەر تەواوی نیعمەتەکانت یا ڕەب العالەمین تەوفیقمان بەو هیدایەتمان بە عفومان کە و لێمان خۆش بە یا ڕەبی خوایە ئەم برا ئازیز و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیامیش مەحفوظ بکە خۆیان و ماڵ و مناڵیان سەرفرازی دنیا و قیامەت بکە یا ڕەبی خوایەکیان دوعاکانیان گیرا بکە یا ڕەبی خوایەکیان ئەم کەناڵە خۆشەویست و ئازیزەش سەربەرز بکە و هەمیشە بەردەوامی بکە و تەوفیقی زیاتریان بۆ بنێرە تەوفیقاتیش بۆ ئێمە بنێرە و هەموو لایەکمان مەحفوظی لای خۆت بکە اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين ويا أكرم الأكرمين ويا غياث المستغيثين آمين الحمد لله رب العالمين